سپاس کە لەم گەرمایە هاتوونەتە ئێرە و سێتان کێشاوە بۆ ئامادەبوون لە یەکێکی تر لە زنجیرە کۆڕەکانی بنکەی ڕووناکبیری گەلاوێژ وەکو سەکۆیەکی ئازاد بۆ باسکردن لە هەموو ئەو کایە کولتوری و فەرهەنگی و هونەریانەی کە قابلی باسکردنن. ئێمە ئەمڕۆ بەڕێز کاک شوعەتووفمان بانگێش کردووە کە ئەم سیمینارەمان بۆ بکات یاخود ئەم با بڵێن دانیشتنەمان بۆ بەڕێوەبەرێت بۆ ئەوەی کە بە حکمیەوەی کە بەڕێزیان ماوەیەکی زۆرە لە بواری پلان و استراتیژی کولتوریە باس و خواسی هەیە، کۆبوونەوەی ڕێخستووە، دانیشتنی ڕێخستووە، خەڵکی کۆ کردووەتەوە. ئێمە وەکو هاوکارەکانی ماوەیەکی زۆرە کە لە پشتین و لە پشتی ئەو پرۆژەین کە بەڕاستی هەست بە نەقسێکی گەوراکەین کە قابلی ئەوەیە بە هەمومانەوە بتوانینەوە نەقسە نەهێڵین و بڕیکەینەوە. وەکو عەرەبەڵێ کاک شوعەتووف غەنیون عن التعریف، بەڵام هەروەکو بەسەریعی باسی ئەوە بکەین کە بۆ بەڕێزانەی کە نەیناسن لە ساڵی 73 لەدایک بۆ لە 82 لە ساڵی 72 لەدایک بووە، لە ساڵی 88ەوە لە ناو کایی هونەریایە بە شانۆ مەسرح دەستی پێ کردووە. دواتر بۆ مەسەلەی سینەما و خۆشتان نەزانن لە چەندین کایی تری هونەریە کاری زۆر زۆر گەورەی کردووە کە ئەتوانێت وەکو پاشخانێک بۆ هەموو ئەو قسانەی لە دوای ئێستەوە ئەیکات بەکاران بێنێت. باسی ئەمڕۆمان کۆنسپتی کولتورە، ئەوەی کە ئێمە باسیەکەین بەڕاستی شتێکە تۆزێک مەتاتیە، یعنی ئایا کولتور بە کام پێناسێ ئێمە باسی کولتورەکەین و چ شتێک ئەگرێتەوە، هەموو کایە ژیاری و دەربڕینیانە ئەگرێتەوە کە ئینسان وەکو با بڵێن ئالەتێکی پەیوەندیکردن بە دەرەوەی خۆی و بە دەرەوەی کۆمەڵگاکانەوە یاخود هەموو ئەو زمان و هەموو ئەو پاشخان و شتانە ئەگرێتەوە کە ڕۆژێک لە ڕۆژان وەکو دەربڕینێک لە وجودی خۆی هێنایەتی ئاراوە، یاخود هەموو ئەو جلوبەر بوو هەموو ئەو با بڵێن ژانرە جیاوازانەی هونەر ئەگرێتەوە کە هەر یەکەیان و لەکایەکە، یاخود لە کۆتاییە هەر هەمووی بەیەکەوەیە بە یعنی ئینکلودین دین و باگراوند ترادیشناڵیەکانی کە لە ئەوەی کە لە دینیش و لە مەزهەبەکان و لە فەلسەفەکان و لە ئایدیۆلۆژیەکانیش وەرگیراوە بە جۆرێک لە جۆرەکانە بنە بەشێک لە پێکهاتەی کولتوری ئەو کۆمەڵگایە. ئەو خاڵانەی کە ئێمە زیاتر لەسەری ئەوەسین ئەمڕۆ گرنگی تێگەیشتنمانە لە یەکدین لە ڕێگەی کولتورەوە. ڕاستەوخۆ بۆ بابەتە پەیوەندیانەی کە با بڵێن پەیوەندیەکانی کولتور و فەرهەنگ بە ژیانی ڕۆژانەمانەوە، پلان و استراتیژی کولتوری چییە؟ ئایا قۆناغێکە یاخود کارێکە کە بەردەوامی هەیە؟ ئایا ئێمە پلانی کولتوریمان هەیە؟ ئەوانەی کە ئامادەبوون لەم هۆڵەیە ئەوە پشتڕاستەکەنەوە کە پلانێکی کولتوری لە ئارایە هەیە لەلایەن حکوومەت یا دەسەڵات یا دەوڵەتەوە و کولتور و شار و ماناکانی پەیوەندیان، کولتور و شناسی نەتەوەیی و پێکەوە ژیان، فرەڕەنگی کولتوری و خولکردنی جیاوازیەکان، زۆربەی زۆری ئەم خاڵانە بەپێی ئەو کاتێک کە ئەمڕۆ هەمانە ئەچینە سەر باسیە. ئێستاش مایکەکە بەجێڵم بۆ بەڕێز کاک شوعەتووف و دەستکردن بە وتارەکەی. زۆر زۆر سپاس کاک سۆران، سپاس بۆ بکێ دەبی گەلاوێژ بۆ ئەوەی کە ئەم دیبیت و ئەم کۆڕانە لە ڕۆژگارێکە سازیان لە ڕاستیە کە ڕۆحی ڕەخنەی و ڕۆحی جددی کۆمەڵگاکەی ئێمە بە هۆکاری زۆر کە هەمووتانی زانم چیە هەڵڵێت کاڵ بکرێتەوە نەهێڵێت. ئەرکی قسەکردن ئەرکی دیالۆگ ئەرکێکی زۆر زۆر گرنگە، ئەی بەلامەوە بەس کۆبوونەوە و قسەکردن لەسەر هەر بابەتێک ئەرکێکی مۆراڵیە لەم ڕۆژە بەڕاستی. زۆر سپاس بۆ فرسەتە و لە ڕاستیە ئەم بابەتە من ئەمڕۆ زۆر 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 کڕۆپ کرد، یعنی چڕ کردەوە لەبەرەوەی ناتوانین لە سەعاتێکە باز لە ڕەهەندە فکریەکانی کۆنسێپتی کولتور و تێڕوانینە ئەبعادە مێژوویەکانی و فکریەکانی و تێڕوانینە فەلسەفیەکانی بکەین کە من خۆشم ئەمڕۆ ئەسڵان ئەوە ناکەم، چکەوە مەفروض وا بوو کە هەر لە دامەزرانی حکوومەتی کوردیەوە
و هەر لە دروستبوونی حکوومەت هێرێمی کوردستان حکوومەت هێرێمی کوردستان فەلسەفەی کللتوری خۆی داڕێژێت چەند بە سادەیی چەند بە سەرەتایی چەند بە ناکاملی بەڵامە بواە کایەک بە لەو کایانی کە زۆر زۆر بەگرنی و بە فۆکسۆ قسەی لەسەر کردایە من هەمیشە نەتیجێ و چەند ساڵی کە لە فستیڤالە نێودەوڵەتەکان و ئێڤنتە نێودەوڵەتەکانە چوومەتە دەرەوە و بەشداریم کردووە دڵنیام ئێوەش ئەدیبان شاعران و نەرمەندان کە چوونەتە دەرەوە ئەم پرسیاران لا دروست بووە من کێم و من بە چیەوە هەم و من چۆن هەبم لە دنیاە ئەم پرسیارێکی ئەنتۆلۆژی برینارکەرە بۆ هەر یەکێکمان کاتێک کە بۆ نمونە من ئەسمە فستیڤالێکەوە خەڵاتی باشترین ئەکتەر وەرەگرم یا باشترین فیلم وەرەگرم ئاڵایەک گێتە سەرەوە پێوترێ ئاڵای عێراق و نەتەوەیە گەبینی کە لە پەناتە خۆی پرۆمۆتەکە تۆ ناتوانانی خۆت پرۆمۆتکی ئەم مەسەلانە لە ڕحلەی من لەگەڵ هونەرە لە دنیاە زۆر ئیساری کردم بۆی کە 15 ساڵ فۆکس لەسەرم بابەتە بکەم طبعا بەم شکڵ ئەچمە ناو بابەتەکەەوە هەتا ئەم دەقەیە هەموو هاوڕێکان تەمە من زۆر خۆشحاڵم بە کۆمەڵێک هەمووتان کە لێرن بەڵام کۆمەڵێک کەس هەیە کە پۆستی هەیە لێرە زۆر گرنگە بەلامەوە خۆزگە پارێزگار و وەزیری ڕۆشنبیری و ڕاوێژکارەکانی وەزارەتی ڕۆشنبیریش لێرە بوونە چونکە ئەم بابەتە بە تەنها بابەتی قسەکردنێک نییە و بڕات چێژێکی فکری لێوەربگرین بابەتی ئەوەیە پراکتیکەلی ئەنجام بێت ئەم مەشروعە بە سەریعی کۆمەڵی خاڵتان پێڵم مەشروعی قسەکردنی من یا زۆر لە هاوڕێکان لەسەر مەسەلی سیاسەتی کولتوری سینەما دروست 15 ساڵە من قسەی لەسەرەکەم و هەموو ئیشێکیشمان لەو بارەیەوە بۆ ئەم پرۆژەیە کردووە بە وەزیرە جیاجەکان پرۆژەمان ناوەتێ و گەیشتوەتە پەرلەمانیش و نەتائیجی نەبووە نەتایجەکانیشی زۆر زۆر بە سادەیی کە نەبووە بریتی بووە لە گەندەڵی سیاسی و حیزبی و خەسخەسەی شەخصی و مشەخۆری لەم بوارەیە یعنی ئەو پرۆژەیانە کە سەریان نەگرتووە هەژمونی بریتە لەوەی کە هەژمونی حیزب زاڵوە بەسەر فەلسەفەی حکومڕانی دەربارەی کللتور و لە سای ئەوەشان مشەخۆرەکان دروست بوون لەم بارەیە ئیش لەسەر و کایەکەن کە سیاسەتی کللتوری سیستمایز نەکرێت ئەوە خاڵێک خاڵی دۆمەوەی کەمە دیدی منە ئەمێک ێسەک تراحیەکەم ئەم ئیسارەیە ئەمە وروژاندنی ئەم بابەتەیە پرفێکت لەسەر کللتورە گەرمانێ تەڕوانی ئێمە بۆ کۆنسپتی کللتور چییە و چۆنە بێ بیگونجێنین لەگەڵ ئەم کۆمەلگای ئێمەیە لە ڕاستیەوە زیاد لە کۆنفرانسێک دیبیتێک وەرکشۆپێکیوە کە ئێمە چی بکەین لەم بارەیەوە و بۆ ئەبێ ئەوە بکەین لەبەرەوە ئەمە دیدی منە بە تەنها ئەمڕۆ کە بەم شکڵە دیوە تەکنیشی و ئیداریەکەی ئەخەمەڕ و دیوە فکریەکەی لە ڕاستیە ئێستا ئیشی من نییە ئەبری بابەتێکی زۆر معقەدە کللتور بۆ ئێمە چییە خەسائیسەکانی کللتور چین تا ئێمە لەسەریەوە بینایکەین دیدگای کللتوری خۆمان بیناکەین ئەمە بابەتێکی زۆر زۆر معقەدە نقطاڵێکێکە وای کردو لە من 15 ساڵ لەم بابەتە قسە بکەم مەسلەی ئەوەیە گەر بۆ لە دیوە هیومانیتیەکەیەوە ئەم بابەتەکە مافی شەرعی ئێمەیە وەکو نەتەوەیەک خۆمان پرۆمۆتکەین بۆ دنیا لە ڕێگەی کللتورەوە ئەگەر بەڵام لە ڕۆ نەتەوەکەیەوە ئێمە لەژێر هەژمونی سێ هێزی ڕاسیستی تۆتالیتاری نادیموکراسیین کە فارس و تورک و عەرەبە و ئیشمان لەسەرەکەن و ئێستا بە تایبەتی ئێستا بە خەست و خۆڵی لە ڕێگەی هەژمونی کللتوریەوە ئیشمان لەسەرەکەی و بە خۆشمان نازانین زۆر خراپ هاتوونەتە ناوە لەم بارەیەوە دواتر قسە زۆرەکەی واتاگەر بۆ نەتەوەکانی کە یەکجار کللتور مافیشی ئینسانی بێ و پرۆمۆتی خۆیانی تاکەن بوون گەرایی خۆیان ینی بوونی خۆیان لە ڕێگەی کای کللتورەوە پیشان بن بۆ ئێمە دانجار زەڕوری لەبەر ئێمە بەرد لە مێژووە ڕێی بکراین تعدامان لێکراوە لە هەزار ئیشمان لەسەرەکرێت کە لە گریمانەیە کە ئەبواە باشوور قەڵایەک بواە بۆ هەر چوار پارچە لە ڕێگەی وەزارەتی کەڵچەرەوە شۆڕبوونەوەی فەلسەفەی حکومڕانی بۆ کەڵچەر لە ڕێگەی کابینە جیاجەکانی حکوومەتی هەرێمەوە زایدەن ئەو ڕێکخراوە مەدەنی و
سەر بەخۆیانی یا حیزبیانی لە دەرەوە ئیشیان بۆ مەسەلەی کللتور کردووە یعنی بەنمونەی ئەوەی کە لەم بارەیەوە هیچ شتێک نەکراوە زۆر بە ئاسانی مەسەلەی زمانی ستانداردی کوردیە هەتا ئێسش نەمانتوانی شتێک دەربارەی زمانی ستانداردی کوردی بکەین بە نەتیجەی 30 ساڵ حکومڕانی و با حسابی لە 2003 حسابی وەزارەتە پەرفێکتەکانی کللتور بکەین کۆمەڵێک نمونە بۆی بوروژین بچینە ناو بابەتەکەەوە لە هەنێک جار بەسەر جادەیە بۆ سەیرانەکان بۆ ئەملا لەگەڵ هەنێ برادر میوانی بیانیە دەنێ حاڵەت یەتیایە بە جوانی لەم سیەوە حاڵەتاکی کاگەرێن بە سیاسەتی کللتوریمانە بۆ ئەم شتانە ڕۆیان نایە بۆ نمونە ئێمە لە فستیڤاڵی قاهرە هەڵاتێکمان وەرگرت بە فیلمی کیکۆف یەکێک لە ڕەخنە تورکەکان لەوێ بوو ئێوارەیشان دروست کرد بە ناوی احتفاء بالسينما الكردية وبني سينما كردية يبقى خوشي سينما كردية احتفاء بدقيقي نازنم شيء بكردي ايش شكل الرخنة تركا كان هستاوت يمجي احتفاء به احتفاء بلا بابوني سينما كردية وهستا رخنة قريشتروتي ما جايني قناني منها ام هنەرە گەورەیە خەریکاکەوێتە دەست کوردەکان لێرە نەسڕەی ڕاستیستێک بووی کە کورد نابێت سینەما بکەێتە دەستی بەرامبەرەوە تۆ بیرەکەیتەوە ئەی من چی کردووە بۆ سینەما یا قسەی ئەوەی کە بەسە درامای تورکی بەسە درامای فارسی بەسە درامای ئەوە بەس نییە ئەو هەژمونی خۆیەکە لە کتێبی سۆفت پاوەری داودۆغڵەوە کە دوای تۆزێ باسەکەم ئەو ئیشەکە بووی کە سەڵتەنەتی عوسمانی بنێرێتەوە منتەقەیە بە سپانە ئەمجارە بە مۆدێلاتی قەنەفە و مسلسلات و نور و مهەنە دووەمانە ئەی تۆ چیەکەیت تۆ چیت کردووە ئەو بۆتە نێرێ تۆ وەریەگریت ڤاڵنتەری کەوەی کە هەموو جارێک گەڵێم ئەو مستەڵەحی ڤالتەر بلیامین عەبدی متەتەوع کۆیلەی خۆبەخش تۆ لە ڕێی کولتوریەوە کۆیلەی خۆبەخشیت باشە کۆمەڵێک میوانی کۆری سینەماکارم بر بۆ بیارە ئەوانەی چبن بۆ بیارە زانم کافێکی جوان هەیە لێ لە ناو بیارەیە لە توێنێکی توریزمیە کتێبەکانی مەولانە و فردەوسی بە فارسی دانا و گۆرەی ماستیش لێە ناتوانێت پرۆمۆتی وامە لە ئەستانبول نبینی گۆرانی حەسەن زیرەک لێن و ڕسمی مەزەری خاڵقی دانرابێت لە تارانەمە نبینیت لە پراگ بە کوپەکان و ڕسمی کافکا بینیت لە لەندەن لە شۆپەکانی مارکی ئەمە لە ڕێی توریزمی ها توریزمی کللتور باسکەی ڕسمەکانی شکسپی دەبینی ماڵی فۆتۆکانی مارکسە بینی کە لە پیکادلی بۆ مەسەلەن ئەمە هەم باوەڕکەن ئەمە هەمی پاشخانی سیاسەتی کللتوریە لە یەکێک لە دیبێتەکان قسەکردنەکانمان لە یەکێک لە سیاسیە باشەکان لە ڕووی تێڕوانینەوە ساڵی 2016 لە پێشانگایەکە قسەم کردم مەگەر ڕۆژێک لە ڕۆژان نەتەوەی کورد نەژاتی کورد زمانی کورد قڕ بکرێت لەسەر ئەم گوی زەوی ئەمە بەشەریەت چی زەرەر دەکات ئەنی کۆمەڵگەی بەشەری ئینسان لەسەر ئەم گوی زەویە چ شتێک زەرەر دەکات وتی هیچ هەمان ئەو ئەنەلایزی نیە تەحلیلی نیە ڕاستەکە بۆ لەبەری بۆ تێگەیشتوکە بێ زانایەکە هەبێ ئەتۆمە بۆ دروستکایە لە تەلارسازیایە توانی فڕۆکە دروستکەی بەڵام نا من پێم وت و زۆر نیگەرانیش بوو بۆ جوابم پێم وت تۆ هەموو ناوعەکانی هەڵپەرچێ جلی کوردی هۆرە لاوک و حەیران سیاچەمانە کامکارەکان نالی خانی داستانی زەمبیل فرۆش شێرکۆ بێکەس ڕۆمانەکانی برای مەحمە و ئەوە بەشەریە دەمە هەمووی لە دەسەیات چونکە ئەمە ئینتاجی ئێمە بۆ لە ڕووی کللتوریەوە یا ئەمە خەسڵەتی جیاوازی کللتوری ئێمە بۆ لەوەتی لەسەر ئەم گوی زەویە دروست بووین لەبەرەوە قسەکردن لە کللتور بە تەنها قسەکردن نیە لەوەی ئەبێ فیلمێکی جوان دروستکەین ئەبعادی مێژووی کللتوری زۆر زۆر مهم ئێمە دراسیکەین ئێمە لەسەر لە کوێوە هەین و چۆن کوردین کە لێرە زۆر ئەگەر لە قدرەتی منانی ئەگەر وەکو باحثێکی فەلسەفی یا فکری لەم بوارە و قدرەتمە وایشم کردە زۆر احتمال دەکەن سەر تێزەکانی کاک عرفان کە کوردبوون چییە بۆی لە ناویە بنەمای خەسائیسی با بڵێن کللتوری خۆمان تەحدیدکەین لە بوعدە مێژوویەکەیەوە طبعا ئێوەزان کللتور وەکو چەمک من لێرە وا بەکارێنم کە کۆمەڵێک سلوکی
اتفاق لەسەرکراوە دووبارە بۆتەوە لە مێژووە کۆمەلگای لە کۆمەلگاکان دووبارەیە کاتەوە اتفاقی لەسەرەکە سیاسەتیش بەو مەفهومە بەکارێنم کە کۆمەڵێک دیسپلینی اتفاق لەسەرکراوە بابەتی پراکتیکە بۆ گروپێک لە گروپەکان کە ئامانجیانەوە ئامانجە بێنەدی ئەجنا دنیا تعریفاتی بۆ سیاست یا بۆ کللتور بەڵام تا تعریف عامەکانە بۆیە نەکەومە هەڵی فکریەوە باشە ئێمە لە ڕووی کللتوریەوە چۆن خۆمان پرۆمۆت کردو بۆ دنیا ئێمە چین لە دنیاە ئێمە چۆن هین لە ڕێگەی کللتورەوە ئەمە بابەتێکی زۆر زۆر مهمە لەناو بە هیچ شێوەیەک لە کۆمەلگایەکی نادیموکراسی نامەدەنی و خەریکە کلیپتۆکراسی و فەندەمەنتالیزمی کوردیە ئێستا بە دروستی یا بەوازەحی بەڕوونی نادیموکراسیە ئێمە زۆر سەختە باز لەوە بکەین چۆن گەشەی کللتوری بکەین لەبەرەوەی بەڕاستی ژن ئازاد نییە کە کللتور کەچێک لە کارەکانی کللتورەوەیە کە پرۆگرام سازیەکە بۆی مەسەلەی جەندەر بەڵانسی پارێزێت لەبەرەوە دراسەکردنی بۆعدی مێژووی کللتور و تحدیدکردنی خەسائیسەکانی ئایندەشە بۆ دەستنیشانەکات طبعا هەموو کۆمەلگاکان مافیەوەیان هەیە لە ڕووی تاریخیەوە باز لەوە بکەن کام بەشەی ئینتاجی بەشەری کللتوری هی منە مەسەن ئێستا لە نازانم چەند ئاگادارن لەو شەڕەی لەسەر مەولانا هەیە ئەفغانەکان ئەڵێ هی منە فارسەڵێ هی منە تورکەڵە لە قونیە مردووە کوردەڵێ بەشێکی زەردەشت مەسەرەن على كل بعدي تاريخي بعدي مێژووی کللتور بعدێکە خۆی لە طقوسە ئاینەکانە بینێتەوە لە سەربڕینی ئاژەڵەکانە لە تەعزیە لە شوکردن لە کۆمەڵە بابەتی جیاجەیە کە کۆمەڵک نەریتن دووبارە بوونەتەوە واکرێ شایانی تەتەور بنەکە شانی تەتەور نەبن خاڵێکی ژێ بیرم نەچێت من سەیرە بەلامەوە ئێستا سەر بعدەکان سەیرە بەلامەوە تا ئێستا دروشمی چاکسازی مەسەلەن چاکسازی لە بواری حکومڕانیە بە تایبەتی لەم کابینەیە بەرز کراوەتەوە و سەیرە بەلامەوە تا ئێستا کللتور یەکێک نییە لە بوارانی چاکسازی و من باش دەزانم ئەگەر ڕۆژێک بە پرزنتیشنێکی من تەرچیزم زۆر ئەڕوات نازانم بۆ چییە بە هاتوو چۆن قای ناکە أنا خلك أكره خلك لم نابه بخير ما توام زور كرتي كمان أجر روجك لروجان أزانم أجر روجك لروجان دەسەڵاتدارانی مە بیانزانەیە وەزارەتی کاڵچەر چەند گرنگ ئەم کۆتیشتانە فڕێن بۆ بچونە بابەتەکەەوە بیانزانەیە چەند گرنگە هەموو هێزە سیاسەکان پەشیمانە بوونەوەی چەند ساڵە بۆ وەزارەتی کللتورم وەرنەگرتووە باوەڕکە نەقسی هۆشیاری هەموو هێزە سیاسی کوردیەکانە کە وەزارەتی کللتور یا وەریان نەگرتووە کە وەریەگرن وەکو تەسفی حسابی مفاوەزاتە گەندە یەکتری و لە ڕۆژگارەکانی داهاتووەکەم بابەتە هەموو برادر ئاگادارن کە لە کۆنتاکتیان بێت و درێژەی پێین و بۆمان دەرەکەوێت کە ئێستا باسی شەکەم تۆزیشکە چەند مهمە وەزارەتی کللتور لەژێر دەسەڵاتی هێزێکی سیاسی دیموکراسیا بێت لەم لەحزەی ئێستای کوردستان تاڵەوە کوشتێکی نۆرمالی کۆمەلگا دیموکراسیەکان وەزارەتی کەڵچەر وەزارەتی کەڵچەرە ئیشەکات بەپێی میکانیزم و دامەزراوەکانی خۆی بەرحاڵ وتمان ڕەهەندی مێژووی کللتور هەیە بابەتێکی زۆر گرنگە و ڕەهەندی جوگرافی کللتوریشمان هەیە کە خۆی لە مۆسیقا لە زمان فەرزێکا بەسەرتا ڕەهەندە جوگرافیەکان کە جۆرێک لە زمان قسە بکەی جۆرێک لە موزیکە هەبێت جۆرێک لە ئاواز و مۆسیقات بۆ بێ ڕەهەندی فەلسەفیش هەیە کە لە ڕووی ئەنتۆلۆژیەوە توانی خوێنە بکەی بۆ مەسەلەیە ڕەهەندی مکتەسەبێ هەیە لە دوای دروستبوونی کارەباوە سینەما دروستە بێ فۆتۆگراف دروستە بێ ئەوە دروستە بێ ئەم ڕامانە بن بە کەڵچەر کردوت لەبەرەوە من ناچمە ئەم بە مۆزوعە ئێستا ئەمڕۆ کە ئێمە خەسائیسە تاریخیەکانی ئێمە یا مۆدێرنەکانی ئێمە چین بۆیە ببن بە پنتی قسەکردن چەناڵی قسەکردنمان لەسەر کللتور ئەمە ئیشی کۆنفرانس و کۆنگرە و عاقڵمەندەکانی ئەم وڵاتەیە دانیشن
و ئەم کارگەیە دروستکەن و بۆ ماوەیشی موقت چکە کولتور خەسڵەتی ئەبدەیتی لەگەڵایە مەسەڵەن لە هەفتاکانە سیاسەتی کللتوری وەکو نەوەدەکان نییە یا وەکو 2000ەکان نییە کە سوۆشەڵ میدیا و سەتەلای تۆمانە دروستە بێت ئەگۆڕێت ئەبێ ئەبدەیت بی لەگەڵ ئەم کای تازانەیە کە دروستە بێت. ئۆکێ من ئەم بابەتەم کە زۆر دوور و درێژە ئیسفادەم لە دیدگای خۆم کردووە ئەم کۆتەیشتانەی کە باسێکم بۆتان لەگەڵ هەنێک ڕسێرجی پەیمانگای ئەوروپی بۆ لە کۆڵنەی کولتوری بەراوردکاری مقارن لەگەڵ ئەنجومەنی ئەوروپا بۆ مۆنیتەرینگی سیاسەتی کولتوری لەگەڵ دامەزراوی دۆنی هۆڵندی کە ئەمانە هەر هەمووی بەوەی ڕێگەی وەبسایتێکی زۆر بەسیتی ئینگلیزیەوە وەزارەتی کەڵچەری ئێمە ئەتوانێت پەیوەندیان پێ بکە و بڵێ ئێمە چی بکەین و چۆن بکەین وەبزان وەزارەت وەزانەوە تا ئێستا مەسەلەی کۆمونیکیشنی سۆشیال میدیای و دەرگای پلاتفۆرمە ئینتەرنێتەکان لە ئێمە متتەبع نییە بۆ کۆمونیکیشن لە دامەزرا و وەزارەت و شتەکان ئەجنا زۆر ئاسانە زۆر بەسیتە و لەم بارەیەوە لوبنان لە ساڵی 1990 کات تەجروبەیەکی کرد ئەپدەیتی خۆی کردەوە بەڵام ئەوە مەسەلەی شتەکە حیزبوڵانەی هێشتومانەکە لەسەر سیاساتی لیبرالی وەزارەتی کەڵچەری خۆی بینا بکات. چۆن چینە ناو ئەوەی باسی سیاسەتی کللتوری بکەین کۆمەڵە کشتی تەکنیکی کۆمەڵێک خاڵی تەکنیکی تامان من خەریتی قسەکردنەکەمەوەیە سیاسەتی کللتوری لە دیدە تەکنیکی و ئیداریەکەیەوە چییە و چێ بە پراکتیکیکە سیاسەتی کللتوری چییە چێ ئەتوانێت گەشەی پێباو پراکتیکیکە وە سینەما لە غیابی سیاسەتی کللتوریە چی بەسەر هاتووە ئەوە خەریتی قسەکردنەکەم ئەمڕۆ وتە من تەجانوبی وعدە فکریەکە یەکەم لە ڕووی تەکنیکی و ئیداریەوە بە ئیستادەکردن لەو معاهیدانە ئەبێ سیاسەتی کللتوری لە داهاتوە لەم چەناڵانەوە قسە بکە ینی دراسی ئەم چەناڵانە بکە بۆ قسەکردن یەکەمیان بوارەکان ینی کۆنتەکستەکان سیاقات نیگای کۆمەڵایەتی بۆ کللتور سیاسی ئاینی سایکۆلۆژی نەتەوەی نیگای مێژووی کە باسم کرد بادە مێژوویەکەی لەم بارەیەوە سیاسەتەکان و ئامڕازە کللتوریەکان بۆ گەڕانەوە بۆ وعدە کللتوریەکەی کللتور کە بتوێت سیاسەتی کللتوری لەسەردا ڕێژی پۆینتی دووەم سەرچاوی بەڕێوەبردننی کللتوری واتە دروستکردنی بڕیاری کللتوری بنیادنانی دامەزراوەکان و ڕێخستنیان پەیکەرە ئیداریەکانیان وەسفی گشتی ڕژێمی کللتوری ئەمە زۆر مهمە نظامی کللتوری تۆ چییە لەسەر بنەمای ستالینیزم خۆ دروستەکەی فاشیزم بەعسیزم یا هیومانیزم کامیان چۆن سیاسەتی کللتوری وێ بە یاسایەک لە پەرلەماناڵێ ئەو کتێبە حرامە ئەم قسەیە حرامە یا چۆن فەزایەک دروستەکەی ڕەخنە نەچێتە سەر ئەخلاق نەچێتە سەر پۆینتی چۆن فەزای ئەم ڕژێمە لە لەگەی کام و ئەسەستانەوە واکە لەبەر وەسفی ڕژێمی کللتوری یەکێکە لە هارە چەمکە موهیمەکان فەلسەفەی ئەو سیاسەتە و هەژمونی ئەو فەلسەفەی سیاسەتە کللتوریە بەسەر ئەو کللتوریانەیە کە پراکتیکەکرێت هەماهەنگی وەزارەتەکان و دەستەکان و کەرتەکان و حکوومەتی دەرەوە حکوومەت و دەرەوەی حکوومەت و چۆنێتی هارمۆنی لە بینیانە یعنی بۆن بوون ئێستا من باسی هینم کرد کافەیەک لە بیارە تا چەند ئێمە سیاسەتی کللتوری ئێمە هەمانگە لەگەڵ وەزارەتی سیاحەیە بۆن بوونەکەی تر قەتعەکانی کە بە عەرەبی نووسراوە یان نووسراوی برایان تاڵتزیان نووسیاوە یان چۆن ئەتوانێت کۆنتڕۆڵین بابەت ئەمانە بریتن لە چەمشی فەخری قەومی مەسەلە ئەو نیە تۆ ڕاسیستی مەسەلە ئەوەیە تۆ پرۆمۆتەکەی مەسەلەن لە هەموو کافتریاکانە ئێسەی بینین کەسێک ژێ دەڵێ شتریت حەزت لە چییە پێڵی بۆ فێری کوردی نابی وڵا ئانی عەرەبی ئانی تورکی ئەوە بەس لە ئیستانبوڵ وانییە لە تاران وانییە لە ئەڵمانیا وانییە ئەبێ فێری ئەو زمانە بی و ئەمە چۆتە ناو سیاقاتی کللتوری و بە هارمۆنی لەگەڵ وەزارەتەکانی کە معنین بۆ نمونە ئەگەر فستیڤالێک کۆمەڵێک میوان داوەتکە
چۆن هەماهنگ کراوە لەگەڵ وەزارەتی ناوخۆیان کە ڤیزە بۆم کۆمەڵە دروست کرێت بە علاقاتی شخصی یا ئۆرگانایز کراوە. دوو قۆنسڵیاتەکان لە دەرەوە هیچ خەبەریان هەیە لە مەسەلەی کللتوری، هیچ شتێکەزانن دەربارەی کللتور، ئەزانن چۆن پرۆموتی فلیمە باشەکان، لەوحە باشەکان، کتێبە باشەکان، ئەدیبە باشەکان، مێدیاکارە باشەکان، ژنە ئەکتیڤیستە باشەکانیان کەم بڵێن ئەمە ئەوە کویسە عادی فەڕەنسیی کە 4 فلیم دەرەچێت، 4 ڕۆمان دەرەچێت لە فەڕەنسای هێنێ لە کوردستان پیشانیە کەەوە لە مەقطعێکی تاریخیا بەشێک بووە لە هەژمونی تۆتالیتاریزم یا دیکتاتۆریێت بە سەنەتەوەکانی کایە کە تۆ وەکو ئەوی ئێستا ئۆردوگان لە عەفرینیکە بەو دیدە نایڵێ کە ئەبێ زمانی تورکی فێربی، نە بێ زمانی تورکی پرۆمۆتکەی ئازادکەی خەڵک فێر بیا فێر نەبێت. هەمانجی کللتوری نێونەتەوەی داڕشتنی دیگشتی کللتور و هەناردەکردن، تەزدیری کللتوری، چۆن کللتور تەزدیرەکەیت، یعنی تێڕواینی ئێمە بۆ تەزدیری کللتور چییە و لەم بارەیەوە ئێمە تا یاسە چیمان کردووە. لایەنی حکومی و دیبلۆماسیەکان و کللتور هەمانجی پیشەی کللتوری دامەزراوە نێودەوڵەتی و پیشەیەکان کللتور و بە بزنسکردنی کللتوری ڕاقی، یعنی چۆن بەنیگای خەلاقانە و ئیبداعانە سەیری ئەواکەین کە بێ هەوڵ بین کۆمەلگاکەمان لە ڕێگەی کللتورەوە خەلاقیەت دروستکە، ئەشبێ بیر لەوە بکەینەوە کە یا ئەشبێ وابێ یا کەوا بۆ لە دنیاە کللتور و کللتور بە بزنسکردنی کللتور کارێکی زۆر زۆر گرنگە، بۆیە هونەرمەند و ئەدیب و شاعیرەکان لە مەهزەلەی پاڕانەوە بێنە دەرەوە. و لێرەیە ئێمە نسبەتی دانیشتوانی کوردستان هاوکاری نەکردین لەم مەسەلەیە، لەبەرەوەی بۆ نمونە کاتی لە تاران شەجەریان کاسێتێک بڵاوکاتەوە گەر بە $1 لە ئۆنلاینە بیفرۆشەکە مە سیستمی بانکیمان نییە، بۆ بەیانەکەی ئەگەر 5 ملیۆن فرۆشە بێ $5 ملیۆن تا حساب بانقی کردو، بەس ئۆدیانسی تۆ 5 ملیۆن کەس 100,000 کەسی ئۆدیانسی کللتوری نییە، ئەوە ژەر غەدرێکە مشکلەیەکە کاما بە ئیشی لەسەر بکرێت، چۆن وا بکەین بازاری کللتوری دروستکەین بۆ لەوحە، بۆ کتێب، بۆ سینەما، بۆ ستارەکان. دیالۆگ و هەمانجی هەرێمایەتی کللتوری، تاوان خاڵ بە خاڵ ناوەستم لەسەری دیالۆگ و هەمانجی هەرێمایەتی کللتوری، سیاسەتی کللتوری لەگەڵ دەستە بیانیەکان، سنتەرە بیانیەکان. ئێمە کۆمەڵە کۆنسڵیاتمان هەیە لە هەموو عالەمی شاهەیە، لە هەرێمی کوردستانی شەنجەکەی 100 دانەیەک هەیە، ئەوان پرۆمۆتی خۆیان کردووە، یەن فەندی کارگەیجگەراکەن، فەندی فلان گروپەکەن، فەڵکی فلانەماناکەن، نیگای باشە ئێمە ئیڤالیشنمان بۆ ئەمانە چییە؟ یعنی بۆ نمونە پێرار تیجایەک دروست بوو ئەمە ئەویانوت کۆنسڵیاتەکان زۆرتر ئیش لەسەرەواکە کە جوڵەی گەی زیاکە لە هەرێمی کوردستانە. مەسەلەن چێ ئیستیقبالی ئەم نیگایانەکە و فلتەریانەکە و نیگای ئێمە چییە بۆ ئەوان و کۆپرۆدەکشنی ئێمە چییە لەگەڵ ئەوانە؟ هەرەو نێڵێ وڵا فستیڤالێک مێبێ زەحمەت وەرە بۆ ئێرە و تاوا بە میوانێ ئوتێلێکی بۆ گری و تاوا ئەی تۆ چی داوا ئەەکەی لەو و هەیمەنەی کللتوری تۆ چیە لەگەڵ ئەوە، ینی چۆن ئیستیقبالیەکەی کاک هەوراز لێرەیە کابرایە کات پێرار نازانم سیر بکەم زانم برادرانی کە ئەوکرد بە نمونە نازانم دانەر لێ بۆ یا لێوە نەبوو، تازە ڕۆحانی هاتە بۆ سەر حکم سەیری سیاسەتی کللتوریکە، پیاوێک هات تامان من خۆتبەکەی ڕۆحانیم بینی لە سنە باسی ئەوەی کرد کە ئێمە سیاسەتی قەوس و قوزەح پیاداکەین لە مەولا و ئێمە هەمومان ئێرانین، هین جیاوازین وەکو نەتەوەکان، بەڵام ئێمە هەمومان ئێرانین، کەواتە ئێمە سیاسەتی قەوس و قوزەح جێبەجێکەین. کابرایە کات دوای مانگێک هات بۆ بەڕێبەرایەتی ڕۆشنبیری ڕێک هاتووتی ئێمە با فیلمێ بکەین پێکەوە، لەبەرەوەی ئێمە کۆمەڵێک گەلین لەم ناوەیە وەکو قەوس و قوزەح وای قسەکەی کردووە ینی بە ڤایرۆس چوو بۆ ناویەوە، فەلسەفەی هەیە و ئیشەکات با فیلمێ بکەین لەسەرەوەی کە چۆن یەکێ لە هێزە سیاسیەکان لە ئامرلی هاوکاری ئێمە بۆ لەگەڵ پاسدارەکانە و با ئیشە بکەین لەسەر مەولانا پێکەوەین و با ئیشە بکەین لەسەر ئەو ئەم شتانە و کاگەورا زانێت جوابەکانمان چی بووی کو ئێمە یەک نەتەوەین و ئێوە فیلمەکانتان بێن و ئێمە یان هێنین و هەتا گەیشتنەوەیتمان ئێمە ئەگەر مثلا فیلمی شین و فەرات بەرین پەچە بین بەسەریا چۆن یەک نەتەوەین دیگای شتتان بۆ ژن هەیە، بەڵام مەبەستم لەو خاڵەیە کە ئەوان
ئەوی دی چۆن سیر دەکات تۆ چۆن سێری ئەوی ترەکەی وەمە بەتەنها بیرکردنەوە لە سیاسەتی کولتوری وە بێ سیاسەتێک کە هەبێ مثلەن چی لە معادی فەڕەنسی ئیسفاداکەی لە گۆتە چۆن ئیسفاداکەی لەو طڕوحاتانەی کە مەراکزە قسمە فەنیەکانی سەفارەتی ئەمریکی هەیەی چۆن ئیسفاداکەی چۆن ینی من لە ماوەی ئەخیرا کاکنەژاد دیبێتێکی بۆ کردین لەگەڵ قۆنسڵیاتەکانە بۆ فیلمی سفرنۆ سەرقۆنسڵێکێک لە وڵاتەکانی من حەزم زۆر لە گەنجە ڕاپەڕەکارتانە کە ڕادیۆکانیان هەیە وایە تەنها فەندی ئەوواکەم پێم دە تۆ فەندی ئەوە ناکەی کێمە مشکلی کللتوریمانێ سیاسەتە داڕژین وتی ناوە ئیشی ئەمەنێ و ڕاستەکە ئیشی ئەو نییە تۆ فەزایەکە بەرەڵا کردو خەڵکیێتە ناویەوە کارە کللتوریەکانی خۆی لە دیوێکەوە باشە کە سەقافەتی فەڕەنسی شارەزابی لە دیوێکەوە خراپە تۆ هیچ نییە فلتەرەی شنی بکەیت باشە سیاسەتی کللتوری لەناو کەرتی سەربەخۆی مەدەنی و سیاسەتی کللتوری لە ناو کەرتی سەربەخۆ کەرتە تایبەتەکان ڕێکخرا و ڕێکخراوە مەدەنیەکان پەیمانگاکان دامەزراوەکان سیاسەتی کللتوری لە ناو کەرتی تایبەت و بازرگانی و کۆمپانیاکان ئەمانە بێ هەمووی نیگا هەبێ بۆیان خاڵ پۆینتێککە کە ئەبێ قسەی لەسەر بکەین ئامانج و دیسپلینە گشتیەکان بۆ سیاسەتی کللتوری دەستنیشانکردنی ڕەگەز و تێما و خەسەتەکان کە هەن بۆ بنیادنانی سیاسەتی کللتوری چییە سیاسەتی کللتوری لای ئێمە فەرقمان لەگەڵ ئەفریقیەکان و سینیەکان و یابانیەکانە چییە کامە کللتورە لای ئێمە و کامەیە پرۆمۆتیەکەین کامەیە گەشەین پێناسەی نیشتیمانی بۆ کللتور و فەلسەفەی دەوڵەت بۆ کللتور بۆ نمونە تۆ ئایا مێژووی بەرزانی بە شەڕەکانی بەرزانی وەکو کللتورە زانی بیکەی بە فلیم یا سیاست تەقسیمی کردو بە تەنها لە هەفتاکانەوە مێژووی یەکێتی نیشتیمانی زانی بە مێژی خۆ نەخێ شەڕی دابان جەلاج بە کللتوری مەقاومەی خۆتە زانی و ئەگەر ئەمە بڕوشێنرێت چییە ڕەخنەی لێ بژینرێت چییە کامن فەخرە قەومیەکانی تۆ کامەیەکەینە چونکە تۆ بەبەسیتی شۆڕێکەینەوەم خاڵە ئێستا لە تاران هیچ فیلمێک نییەکەن مای شەکرە سەبتایتڵی فارسی نەبێت ناتوانیت ئەبێ پرۆمۆتی زمان بکەیت لە سینەماکانی ئێرە بڕاو بە خۆت نمایشیکە بە پێچوانەوە مێدیا خەمە خزمەتێ بۆ مسلسلاتی تورکی من لە خزمەت تایم ئەی کۆیلەی خۆبەخش سات ئەمە کۆیلەی خۆبەخشە کەس پێی نەوتووی دامالی هیچ کەسێک تەکلیفی لێ نەکردووی فیل بێنیت لەبەرۆ شۆڕی کەرەوە ئیداریەنە و خاڵە چەند فیلم سەبتایتڵی کوردی بۆکرێت لە سینەماکانی وە کێ ئەم قەرارە ئەیە قەراری کولتوری باس ناکرد چێ ئەم قەرارەیە کێش ئەڵێ ئەم سینەمایانە لە مۆڵەکانە ئەبێ ئاوا ئۆرگەنایز بکرێت و بۆ لە ژێر دەستەی وەبەرهێنانەیە و بۆ لوبنانی گەیبا بەڕێوە بەڕێست مانگە لەمە پێش لەو پرۆژەیە بوویت لەو مێحنەتەیە بوو لە ساڵ 60 شەبە و لە بەیروتیشەوە بە لایڤ بەڵێ تۆ بۆت نییە فلیمەکە و بەری بە من ئەمە لە شوێکرێ ئەگەر تۆ عەبدی متەتەویعنی لەبەرەوە ئەوە خاڵە ئیداریانە کاڵێن ڕوئیاکە شۆڕە بێتەوە ناو موەسسەسە پێناسەی نیشتیمانی بۆ کردو ئامانجەکانی سیاسەتی کولتوری بۆ چێ و بۆچی پێوەرەکان و ڕێگاکانی هەڵسەنگاندنی سیاسەتی کولتوری بابەتی چوارم بابەتە هەنووکەیەکان بۆ کەشەپێدانی سیاسەتی کولتوری و مقۆمقۆکانی کە بریتین لەمانە داڕشتنی بابەتە هەنووکەیەکانی سیاسەتی کولتوری هەنێ بابەت هەیە هەنێ مۆدل هەیە هەنێ ئەتمۆسفێر هەیە هەنێک دیاردە هەیە تازە دروستە بن ئەبێت ئۆرگەنایزیان کەیت تازە دروستە کوتم سینەما لە کارەبا بکوژێن کارەبا مێڵە بەشە تا سینەما نامێنێت فۆتۆگراف نامێنێت ئەکسپێرمنتال نامێنێت 3D نامێنێت ئەنیمێشن نامێنێت زۆر شت نامێنێت گەلەریەکان نامێنن ئەبێ بچیتەوە ناو تەبیعە مەسەلەن ئێکەواتە ئەمە دەرکەوتی تازەیە وە هی تریژیان لە داهاتوە پلاتفۆرمەکانی فیلم نامێنن لەبەرەوە بێ سیاسەتی هەنووکەیی دەبێت خۆ ئەپدەیتکردن هەمەڕەنگی کللتوری بەتایبەتی وە کۆمەلگای چۆکو ئێمە لە کەمینەکان و گروپەکان و کۆمەلگا بچکۆلەکان مەسیحیە شەبەکە یەزیدیە کاکەییە نازانم فارسە تورکمانە تورکمانی ئەوەیە عەرەبە شیعەیە سوننەیە ئابێ دەمانە بابە لێرە نمونەیەک باسکەین ئەگەر ئێمە لە کەرکووک با لێرا بیسانەوە سیاسەتی کورتی شۆڕکەینەوە ناو دامەزراوە یا موەسسەسە ئەگەر لە کەرکووک لە دوای 2003ەوە
ئێمە تورکمانەکان و ئاشووریەکان و ئەوەی کە لە فیلمی کیکۆف هەڵاسمان کردوانەی بینی بێتە بمان هێنایە کەناڵێکمان بکردایەتەوە گۆرانیمان لەگەڵا بوتنە فستیڤالمان لەگەڵا بکردنە گوێمان لە شاعیرەکانیان بکردە میکسی مۆسیقامان بکردایە لەگەڵیانە هەڵپەرچەکانمان تێک هەڵ بکردە شاعیرەکانیمان بناسیە ئەوە کوردیش ئەمەی بکردە و باقلێتێکی تۆلەرانت خەڵاتیان وەربگرتە لەگەڵ فیلمی کۆپرۆدکشنمان کردای لەگەڵیانە بە تەسەوری ئێوە تەسەوریان تەسەوری ئەوان بۆ کورد ناگۆڕا تەسەورێکی دیموکراسی تریان نابوو بۆەوەی کە لە باتێوی بچی خەڵک فرێنیا خەڵک عزیێت بێگوی کە دیکۆمنتەکان پێمان لە کەرکووکا کراوە بەدەر ئەمە لەوەی کە هەژمونێکی سیاسی هەیە لە مەسەلە ڕاستیچەکە کە ئەوێ کەرکووجی تۆ نەبێ بەڵام تۆ پرۆمۆتی خۆ و لە ڕووی کللتوریەوە لە ڕووی دیموکراسیەوە ئاکرا لە ڕێی کللتورەوە بکەیت وە وێنەیەکی جوانیش پیشان بیت بابەت و سیاسەتی تایبەت بە گەشەی زمان لەم باحیسانی کە من سێرجم کرد لەو ماعایدە هۆڵندی و بەریتانی ئەوروپیانە زمان بە دایکی کللتورە زاند کاتێک کە زمان قەڵاچەوەکەیت جەستەیەک تووشی شەلەلی نووسفەکەیت لەبەرەوە مەسەلەی زمان مەسەلەیەکە وەکو فەزیحەی لێ هاتۆ کێمە ئاوری لێ نایێتەوە لە غیابی سیاسەتی کللتوریشە نەک لەوەی کە هەر سیاسەتی کللتوری دەبێت و باسی مەسەلەی زمانی ستانداردی کوردیش ناکە باسی ئەوەکە ممارەسەکردنی زمان پیادەکردنی زمان هەتا لە مێدیاکانە لەسەر قەتعەکان لە کافتریاکانە ئەو شەڕێی کە هەژمونی حزبی دروستی کردووە لە بینی بادینان و سۆران و کرمانج و سۆرانی و هەولێر و سلێمانی و شتانەیە ئەوە دەرەنجامی ئەو غیابەیە کە عەقڵمەندەکانی بواری زمان یا بواری کللتوری ئینیان کردووە بەڕاستی و هەموو کابینەکانی وەزارەتی سەقافی حکوومەتی کوردستان متهەمن لەو بارەیەوە پێکەوەلکانی کللتوری نزیکردنەوەی کۆمەڵایەتی لە ڕێگەی کللتورەوە یەکسانی ڕێگەزی لە ڕێگەی سیاسەتی کللتوریەوە فرەیی مێدیایی و ستاندارد هەمەڕەنجی ناوەڕۆک و سیاسەتی کللتوری پیشەسازی کللتوری واتە خوڵقاندن لە ڕێگەی بەرنامە و سیاسەتەکانەوە داڕشتنی سیاسەتی کەرتە کللتوریەکان تەکنەلۆژیا و سۆشیال میدیا و ئینتەرنێت و سیاسەتی کللتوری و پەیوەست بە وەزارەتەکانی ترەوە ئەوە تۆزە تەوزیحمان لەسەری بابەت و سیاسەتەکانی پەیوەست بە میرات پاشماوە ئاسەوار کە خۆی لە کۆنسێپتی توراسا کۆکاتەوە بابەت و مڵکداری ناو ئیڤنت و فستیڤالەکان و بەکارەنای ناوی شار گروپ گەڕک ئەوانە ئەم خاڵە زۆر مهمە ئیڤنت کۆنفرانس فستیڤال مڵکی عام مڵکی گشتیە مڵکی گروپ و تاکە شخص و حزب و ئەمانە نییە موسسە نییە کە ئەڵەی فستیڤالی هامبۆرگ هی هامبۆرگە بەڵام بەلەدیە ئینڤۆڵڤە لەگەڵیا ئینڤۆڵڤە و ئیڤالیشن کراوە کە ئەڵەی ئیڤنتی مۆسیقای جیهانی لە ڤینیسیا هەر لە خۆتۆ ناچی فستیڤالێ بکەیت هاتوویت بە پرۆسەیەکی فلتەریشنە تێپەڕیویت چکە تۆ هەڵگری ناویت کللتور مڵکی گشتیە وەکو خەستەخانە وەکو باخچە وەکو کارەبا دایرەی کارەبا مڵکی کێیە خەستەخانە مڵکی کێیە شەقامی مەولەوی مڵکی کێیە باخی گشتی مڵکی کێیە مڵکی گشتیە فستیڤالی دهۆک مڵکی دهۆکەکان نییە فستیڤالی سلێمانی مڵکی سلێمانیەکان نییە بەتەنها مڵکی سینەمایە و مڵکی ئەو بەلەدی ئەو شارێ ئەمە تێڕوانینی گشتی ینی چۆڵی خەمی گشتی دوای باس یەکەم خەمی گشتی دروستەکە بۆ مەسەلەکە بەڵام کە خەسخەساکەی تایە خەمی گشتی نامێنێت شەخسەنەیەتە ئاراوە لەبەرەوە بەشێکی گەورەی بعدێکی گەورەی سیاسەتی کللتوری بریتە لە خەمی گشتی کە پێکەوە ئێمە چین و پێکەوە چین و پێکەوە چۆنین و پێکەوە چۆن یەکتری هەڵسەنگێنین و لێرە لەناو ئەم دیدەیە هیچ شتێکی شخصی لە ئارا نامێنێت تەمەن خاڵم پەڕان مەسەلەی میراس و پاشما و ئاسەوار کە ئەوە خۆتم باشە زانن چ قاچاقچێتێت و مافیاگەریەکەی لەو بارەیە و چی هەیە چی کراوە چی ئەکرێ بە پاشما و بە میراس و بە پارچە کولتوریەکانی ئێمەوە و لە کوێی مەتاحیفەکانی دنیایە و پرۆسەی مەتحەفەکانی
کوردستان کە بەزەوی بەخۆتایەتەوە بەڕاستی بعدا و تەرمیمە بەسیتەی بۆ قڵای هەولێرکرا لەم ساڵانەی خیرە. ئۆکێ بابەتێکی تر کە ئەو نصوصەیە و دەقەیاسایانی شمولی کللتورەکات بابەتی کللتوریەکات کە دەقەیاسەیە پەیوەندیدارەکان و سەرچەکان بە سیاسەتی کللتوریەوە تەشریعی عامە دەستورە فەصلی تەشریعی ئازادی ڕادەربردن و پێکهاتنی دامەزراوەکان ڕەسدی سەرمایە گشتی چوارچێوەکانی دڵنیایی کۆمەڵایەتی یاساکانی باز یاساکانی کار دەقەکانی مافی چاپ یاساکانی پاراستنی زانیاریەکان یاساکانی زمان و وەرجێڕان تەشریع دەربارەی کللتور تەشریع بۆ کەرتی تایبەت بۆ هەنەر و هەنەری بیسترا و بینراو دەرەکانی پێرفۆرمانس و موزیک ئەسەری کللتوری ئەدەب و کتێبخانەکان تەلارسازی و ژینگە سینەما و ڤیددیۆ فۆتۆگراف پیشەسازە کللتوریەکان ڕاگەاندنی جەماوەری خواردن و ماستەرپلانی شار خواردن و ماستەرپلانی شانەی سە بە شتێکی کۆمیک باسکەین زۆر جارکە میوانەیە بۆ سلێمانی ساڵی پایتەخت تامان ئەم نمەیە کۆڕێکەکەم لەسەر سلێمانی چۆن پایتەختی ڕۆشنبیری نییە بەڵێ چۆن سلێمانی پایتەختی ڕۆشنبیری نییە حەزەکەم ڕۆژێک کۆڕێ بکەم لەسەرەوە ئەوە بەس نییە بە خۆڕسکی پیرەمێرد خۆی مەطبعی هێناوە ڕوانگە خۆی دروست بووە چەپ کۆمۆنیست کۆمەڵە لە سلێمانیا دروست بووە باشە ئەوە نییە ئەسم باسیێواکەم ئەمما دەخامانەی کە هی بووە کە ڕوانگەیە ڕەهەندە هاوڵاتیە کۆمۆنیزمە چەپە مزاهرەیە هەمووی ئەمە چۆن ئۆرگەنایزەکرێ ئەوە خۆی وایە بەس تۆ چۆن گەشەی پێئیت تۆ ئەمەی هەیە ئەم شارەم ڕەگەزەی هەیە تۆ هەتۆ بەغیابی سیاسەتی کللتوری ئەمانی تیا تۆپێنی وەکو ئەفسانە یۆنانیەکە کە ئەژدیهاکەی هەست مناڵێکی تازە لە دایک بووە مناڵێکی جوانی تازەی خەلاقویسەتی قسە بکە سەری خواردووە یەکسەر ئەجینا بەڵێ من لەگەڵ خەستەتەکانی ئەم شارەیەم کە خۆی بە خۆڕەتی ئینتاجی سیاست و فکر و معریفە و بووەکە بەڵام چۆن دیدی لە دوای ڕاپەڕینەوە وێرانەکرێ ئەلە ئیسپاتێکم کە پایتەختی کللتوری نییە پیشەسازیە کللتوریەکە مەسەڵەن لە 2000 و پێش فیلمی پەیکەری دڵ ئەمە بەس وەنی باسی خۆمان بکەین لە 2000 دەوە نازانم چەند 2014 تا 2016 تا 2020 لە سلێمانیا فیلمی ئینتاج نەکرا چۆن توانین وڵی پایتەختی کللتوریە فەندی فیلمێ نەکرا بە چیاڵی پایتەختی کللتوریە خۆت فستیڤاڵە هەیە فیلمی نییە بە چیا پایتەختی کللتوریە چەند لەم ساڵانەی ئەخیرە چەند فیلمی کوردی بۆ بە ڕفرەنس بۆ زانکۆکانی دنیا چەند ئەدیبی کوردی لێرە پرۆمۆت کرا ئەگەر ئەڵمانەکان بەختەی عەلیان کەشف نەکردایە چۆن چەند خەڵاتی ساڵانەوە هەیە بۆ ئەدەب چەند خەڵاتی ساڵانەوە هەیە بۆ موزیک چەند لەکەیە کۆنسێرتی ئۆرکسترالی نەکراوە لە سلێمانیا چەند ساڵە کەی پایتەختی کللتوریە ئەو هەر معاناتێک بوو دەرم بڕی بەڵێ ئەمە بەسم لەو مەسەلە ئەمە حەچەنە فەصلی تەشریعیە کە شمولیانەکە مەسەڵەن تۆ توانی ئێستا ئەتوانی بە یاسا ئەگەر سیاسەتی کللتوری وێ بڵێ کاکە ئەم هەموو فلێکسانەی بەردەی سەرا لێکەنەوە ئەم ڕۆن و ڕۆنی ماناو نەبم لایڤە ڕۆن و ئاوی لایڤ و شتیوات چیەکە لە بینی و درەختانەیە لەسەر ئەو شەستیە کوا مەحوی و نالی و ئازاد هەورامی و جیتارەکەی و فلان و بە مجاملە نایڵم کاک بەختیار من عاشقی ئازاد هەورامی وەزم بۆن یەکە لێرە عاشقی ئەو کابرایم کوار ڕسمی ڕموزەکان ڕموزە تاریخیەکانە ڕموزە ئەدیبەکانە کوان بە فلێکس شێخ مەحموود کرایەوە ناشرینترین پەیکەری ژن لە عالەما لە بەردەچ سەرە ناشرینترین سنتەری شار لە عالەما لەکوێ بە فلێکس هەیە پێم بڵێن لە جیبۆتی بە فلێکس نییە چۆن شتی وابێ لەکوێ ئەگەم میوانێکێ بێت خۆ بۆ پێم وتی بادی سیاحیشیە کللتور ئەگەم میوانێکێ بێت لەگەڵ ڕێزم پێویستی بە تەوالێت بێ ئەی بێ بۆ کوێ لە بەردەچ سەرە ئەی کام تیورستمانەیە کە ئەدبا بۆ ناو سەرا بڵێ ئەمە ساڵی 1970 ئینگلیزەکان لەویا تۆپیان تەقان ئەو لە سیسیش ئەلەویان برد کوا سینەما ڤیژنەکە و پیشانی بیت و کوا لە مۆنیمنتی هەڵەبجە بە تەنها بۆ بەعسیەکان هەیە بچنە ژوور و هەچی بەعسیە ژوور و کوا ئەشتە ژوورەوە کەس لەوێ نییە کوا پرۆمۆتی کللتوری کەچی بۆ کەرەکۆڤ لە
ئەوەی چوو بێت لە پۆڵەندا نەوعێگە و تیکتەتێنێ ئەڵێ ئەگەر ئەترا بە تراژیدیاکەمانەکە ئێمە لە ماڵەکە تادانێ و بۆ مناڵ جۆرێک بوکلێت دروستکراوە بۆ سەر و هەشدە جۆرێک بوکلێت دروستکراوە کوا ئینەکەی وەمە لە ناو سیاساتی کللتوریان نیە بەڵام تۆ تێناگەی لەوەی کە تراژیدیاش بەشێکە لە شوناسی تۆ ئێمە لە کردوڵی ئیشی وەزارەتی شەهیدانەوە بەزەوە ئەوەیە کەوتمان هەماهنگی کللتوری و هارمۆنی بینی وەزارەتەکان کامە بەشێکە لە ئەبێ بە کەڵچەر تراژیدیا بە کەڵچەری تۆ و لەسەریەوە هەزارەها ئەبحازەتوانی بیناکە ئێستاش نەمان بینی ئەبحاسەکان چین لەسەر ئەوەی بۆ نمونە ژن لە دوای کارەساتی ئەنفالەوە لە سایکۆلۆژیای کاژی و بە یاسای چەندی چەند ناتوانێت شوو بکاتەوە ئەترسێت لەوەی شوو بکاتەوە کۆمەڵگا چی پێ بکە و چی پێ نەکە وانە مەسایلی کللتوری نین بەنی مۆراڵ کللتور نییە خواردن و ماستەرپلانی شارەکان و ژینگە تەشریع بۆ هونەرمەند و سندیکای سەربەخۆ و ناسەربەخۆ و هیتر تەرخانکردنی سەرمایی کللتوری لەم بابەتەیان خاڵانە بەسەر ئێخەن و دیدی گشتی سراتی هەموو جارێ باس سینەمام نەکردەوە دیدی گشتی استراتیژی سەرمایە کللتوری ئاڕاستەی سەرمایەکە پرۆسیجەری سەرمایەکە ئیجراعاتەکانی یعنی تۆ کە سەرمایە دانەی استراتیژی ئەم سەرمایە چییە بە چه ئاڕاستەیەکە پەخشیەکەی یعنی با دراسی هەر ئێنمەوە بیرتان ئەو پارەی کە های سلێمانی پێبرا پارەی پایتەختی کللتور پارەی پایتەختی کللتور ئەوە مۆزوعەکە ئەوەشی کە چۆن سەرفکرا مۆزوعەکە چۆن سەرفکرا بۆچی هیچی وە ژەرخانێکی وە سەرخانێکی هۆڵبی ناکەشی نازانین چی بوو بۆ پرۆسیجەری نییە نیتە ئەم من ڕئیم وایە با ئەم پارەیە بۆ ژەرخان بێ من ڕئیم وایە با بۆ سەرخان بێ بەڵام من ڕام وایە تۆزێکیش بین بە فڵان کەس ئەی با تۆزێکیش بین بە کورە گیرا بوو بەزانی بە چێرا بوو بە مەکتەبێک لە مەکتەبەکانی حیزب سیاسیەکان بۆی هین چاپ بکەن نازانم شتێک چاپ بکەن دەربارەی خۆیان کە هەمومان نەزانین فەسڵ ناکرێت لە بینی حکوومەت و حیزب بەڵێ یا مەسەلەن تۆ یەک مەسەلەن زەلامە هەیە مۆزەفە لە سنتەری چنین و دەست و خۆڕەسشی ئەمانە لەبەرەوەی وەزیرێک لە وەزیرەکان ئەیناسەیکا بە بەرپرسی هەموو گرێبەستەکانی کایەک لە کایەکان میزاجی من وایە بڕیاری کللتوری دروستەکەم شیشەکەی بیکە پارێزراویشم دوای لە هەژ مەسەلەی هەژمونی حیزب قساکەین لەسەرەوە ئەوە مەسەلەی تەرخانکردنی سەرمایە مڵکی عامە دیدوبارە سەرمایەی کللتوری بە سەحەفیەکی ئازا سەحەفیەکی حەقیقی دوای لە دوای ساڵی طبعا با لێرە شتێک بڵێم هەموو ئەوانەی یەکەم کەس خۆم هەموو ئەوانەی پارەمان لە حکوومەت وەرگرتووە بۆ دروستکردنی فلم و لە کۆمپانیەکان وەرمانگرتووە هەموو ئەوانە لە قۆناغێکان کە قۆناغی معاناتە کە سیستەمە نابێ خەلاقیەتی فەرد دەست پێەکە فەرد دەبێت سەرەتا چێ بکە لەبەرەوە ڕێگە نایەم یەک کەس ئیتیهام بکرێ بۆی کە لە بواری بەتایبەتی سینەمایە کە لەسەر ئینتاجکردنی فلم مەعەداوانەی بەوازەحی کۆی بەجیتەکەیان بردۆتۆ ماڵەوە و مۆسایشی ترە ئیتیهام کرێ بۆی کە کابراکی فاسیدە یا گەندەڵەیە دزە چکە دوایش باسیەکەین وەزارەتی ئابووری چۆن چۆنی سەری پاس پێکردنی حساباتی فیلمەکە کە زۆر زۆر بابەتێکی گرنگە ئەم بابەتە وشکە وتم فکری نییە بەڵام زۆر موهیمە بابەتێکی تەکنیکی ئیداریە کە نیمانە تەرخانکردنی سەرمایە دوای بەسەرچاو بەڵێ زەحمەت کاتی خۆ هاو پرسیار ئەوەش پێویست ناکە بێ زەحمەت ئەگەر تاقەتە نییە فەرمۆتوانین بڕۆی بەجێ بێڵێ بێ زەحمەت فەرمێ ئەتوانین لە دەری شۆ ئاگی سار بکەین ئەمە سیستەم کلتوری ئەوە داناوێت ئازادی ئەتوانی بڕۆ یعنی ئاساییە ئۆکێ وتمان لە بابەتی تەرخانکردنی سەرمایە کللتوری دیدی گشتی استراتیژی کللتوری خەرجی گشتی کللتور خەرجی تاچی کللتور ساس دابشکردنی خەرجی گشتی بۆ کللتور بەپێی ئاستەکانی حکوومەت و گەشاخرە
من سەیرە بەلامەوە ئەمانە مشکلەن ئێستا دابشکردنی خەرجی گشتی بەس بەسەری عێڕێن باش بەڵێ باشە بەجێ هەڵم هەر هەمووی کۆتەیشتەکان کاک کۆتەیشتەکانتان بۆ بخەنەوە تەرخانکردنی سەرمایە کللتوری حوت دامەزراوە ڕۆشن بێکار و هاوبەشە تازەکان ئەخە من زۆر سەیرە بەلامەوە کاکە ئەڵێ بێتاقەتە مخ نایزانیت نیتە برای من چی بێتاقەت باسی شع بۆڵم کللتوری ژیانەی کللتوری جوان وەرە با بچین بۆ دارستان یعنی بۆ شارێ بۆ بڵێم چی بکەم یعنی نیتە تۆ کە ئەچی بۆ ئەچی فیلمێک داواکەی بەرە مؤسسانەکەوی لە عالەما خۆبەر ڤاڵتەر بنیامین ناکەی بە ئەلیود ناکەی شعری کللتوری بۆ بخەن ناتوانم ئۆکەی دامەزراوە ڕۆشنبیریەکان و هاوبەشە تازەکان و بیانیەکان هەرم مەوزوعە دوو سەعات دەبێ قسەی لەسەر بکرێت پشتگیری داهێنان و بەشداری حوت خاڵە باشە چۆن پشتگیری داهێنانەکرێت ئێوە بیرتانە وەزارەتی ڕۆشنبیری داهێنانێکی کرد بە لیستێکی دروست کرد بیرتانە چی تیا بوو ستانداردی بەخشینی پارەکە چی بوو دەبانکەنەوە با بێتاقە دەبێ بڵێ باشە ئەگەر ئێمە دەست نەبێنەمە تاو تۆسێک دەربارەی کللتور قسەمان کرد سیاسەتی کللتوری چۆن بچینە ناو سیاسەتی کللتوریەوە بەتەنها بەشداریشی بەسیتی منم لەمەیە ئەگەر ئێمە دەست بۆ گەشەی کللتوری و سیاسەتی کللتوری نەبی چیمان لێت بەسەریعی بەشداریکردنی هیومانیانە لە گەشەی شارستانی بەشەری لەسەر گۆی زەوی لە دەسین ئەمەیەک کە مۆزایشی ئاسان نییە پرۆژەی خەونی چوونە دنیا لاو سیاقی پرۆژەی دەوڵەت سازیە لە دەسەیت هیچ دەوڵەتێک ناتوانێت دروست بێت مەشروعی کللتورسازی دەست پێ نەکات خۆجیاکردنەوە وەک سەرەتای دەوڵەت سازی خۆجیاکردنەوە شوناس چه سێپەیی هەیە چه ئەحمەدی خانی هەیە چه هۆرەی جافی هەیە چه شەوە چه عوسمان کێمنەی هەیە چه مەموزینی هەیە کتێبەکان بەڕووی دنیاە شاعیرەکان بەڕووی دنیاە فیلمەکان مۆسیقیەکانمان چه هەیەی خەسڵەتی جیابوونەوەی تۆ تەحلیل دەکات تۆڵی واو ئیشەکەی ئینەکانی شانۆی نوۆی یابانی ئێستاش ئەکتەری هەیە لە وەچەکانیانەوەی شارەزای شانۆی نۆ بێ باپیرە گەورەی باپیری باوکی خۆی هێشتا ئەو دەورە بینن لەبەری مقەدەسە لایەن وەکو تەقس سەیرەکەن بکە و پێڵاوە تەسکانە لە پێکەن و بە هەمان شێوەش لە مەهابهاراتە لە هیند و بە هەمان شێوە مەسەحی حەکەواتی کە ئەسڵی لە ئەفریقای سەرا ئەسڵی لە حەلەبەوە لە ناو بازاڕەکانی حەلەبا دروست بووە مەسەحی حەکەواتی بریتی نییە لەوەی کە فۆرمێکی بەتەنها مەسەحی بە فستیڤالی بۆ بکەین مەسەحی حەکەواتی بەشێکە لە کەڵچەری شاری حەلەب وەکو تەقتوقەی میسری وەکو مۆشەحاتی مەغریبی کوا مەدرسەی مەقامی سەفەر کوا مەکتەبی مەقامی سەفەر لە سلێمانی کوا مەکتەبی ماملێ بۆ ئەوانە بابەتی مەکتەب نین حەسەن زیرە مەکتەبی حەسەن زیرە کوا بۆچی چی بوو وای کرێمە هەموو فیلمە میسریەکانمان ئێستاش لەبەر بێ چیەوە کە هەموو عاشقی تورکەکانین چییە غەیری وێنە چییە باشە مامەڵی چیشتی ئەوەی کە لە دەستی دووبارە بەهایە ئەوەیە کە من لە تۆ ناچم ئەم قیمەتە بەهای ئەوەی من گەمەی ئیستاتیشی من لەگەڵ ژیانە ئەم شێوەیە گەمەی ئیستاتی کتۆ بەو شێوەیە ئەم قیمەتە لە دەسەیت وەروها جەخت لە پرەنسیبی ژیان دۆستی چه سیاسەتی کللتوری جێبەجێیەکە طبعا من ڕێیشی تایبەتی خۆمێ بۆ کوردستان تاقیحم کردو بە کۆمەلگای کوردی لە دوای ڕاپەڕینەوە لە غەرب جیاوازە یا جیاواز بۆ لە مێشەوە بەڵام لەگەڵ دەرکەوتی حیزباوەکو دەرکەوتیشی مۆدێرنە لە ئەگەر هەڵە نەبم کاک بەختیار لێمە شارەزاتە لە 1990 دواتر لە حزبی شیوعی ئیتالیەوە 1946 کە حزب دەرەکەوێ انتخاباتە باتەوە کە انتخاباتە باتەوە چێتە ناو پەرلەمان کە ئەچێتە ناو پەرلەمان یاساکان تەشریعەکە ئەگەر زۆری نەبێ یا بە لیستی هاوبەشی زۆری نەوکەمینە یاساکان دەرەکە بۆ کوێ بۆ حکوومەت کە جهێ تەنفیزی ئەمە شێوازی بەڕێوەبردنە کە حزب لە مێژوە ئەزاین چەند گرنگە حزبی کوردی لەو ڕۆژەی کە
دەسەڵاتی گرتووە دەست و یاساکان تەشیعکە لە پەرلەمانە باسی کەلتوری نەکردووە بەتەنها لەوانەیە لە بودجەی گشتیا وتبێتی ئەمە زۆرە یا کەمە یا باوانە بێ یا با هەبێ بەڵام ئەمە خەتەرە لەبەری تا ئەم شتا عیلاج نەکرێ تکایی کللتور تەتەور ناکە لەبەری حزب هەژمونی هەیە بەسەر حکوومەتەوە چۆن واتە با پرسیار بکەین لە ناو پەیرۆ پرۆگرامی هێزە سیاسە کوردیەکانە بە ئەیدۆلۆژیا جیاکانیانەوە چۆن بیرکردنەوە هەیە لە کللتور و کام سێکتەرەیەتی ڕسێرجەکە کام سێکتەرەیە ڕسێرجەکە بۆی کە ئەگەر من دەسەڵاتم گرتە دەست بەم هۆکارانە وەزارەتی کەڵچەرە گرمە دەست وە ئێستا بڕۆ بۆ کاتیەوە نیە پەیرۆ پرۆگرامی مەسەلەن حزبی سەوز یا کاسۆلێک مەسیحی سویدی بێنین چی دەربارەی ژینگاڵێ بەڵام نا هێزی سیاسی کوردی نیگای هەیە دەربارەی کە ئاسایش چۆن ئۆرگەنایزەکرێتەوە و چۆن تەکنەلۆژیای تازە بۆ ئاسایش بەکار بێ ئەیزانێت دنیا تەتەوری کردووە هەجی زاهێنێت یا کۆمپانیەکانی اتصالات سەرەتای نەوە حوتەکان بەم شکڵی ئێستا بوون نا نیگام هەیە بووی تەتەوری پێم کۆمپانیای اتصالات ئەی هێنمە کوردستان مهندسەکانی هێنم نەوت دنیا هێنم بۆ نیگام هەیە بووی تێڕواینم هەیە بووی و ئەشبیرین چەند جامیعاتی نەوت کرایە و چەند کەس نێرا بۆ دەرەوە لە پرۆژەی هینسازیە تواناسازیە من لە پاریس بووم کاتە زۆربەی تەلەبەکانی هێزێک لە هێزە سیاسەکان ئیشی مرور و مەتارات و نەوتیانە خوێن کە سیر بوو بەلامم نەو کاتە تێناگەشتم بوو و ئێستا تێگەم بوو بەڵام نیگات چییە بۆ کللتور ناتوانانی بڵێ وڵای جارێک کللتور وڵاتەکەمان داکەوت تا مشکلی سیاسی حەڵ نەکرێت و کەرکک نێتەوە سەرگورستان ناتوانانی وا بڵێ بۆ نیتە بۆ لەبەرەوەی بەڕاستی هۆشیاریت نییە بۆ مەسەلەی یا هۆشیاری هەیە بۆی کە کای کللتور دموکراسی دادپەروەری مێدای ئازاد تەتەورکە ئیشکالیاتی دموکراسی دروستە بێ بوو لەبەر ئێمە لە لەبەردەم هەژمونی کۆمەڵی هێزی ناب دموکراسیین لەبەر ئەوەی کە ئەتوانێت گەشە بە کایی کللتور بە تامان من نەزانم لە دەرەوە ئەتوانین بڵێن ئەی ڕێکخراوە سەربەخۆکان ئەی گروپە سەربەخۆکان ئەی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەی ئەکتیڤیستەکان خۆیان ئەی هونەرمەندەکان خۆیان ئیشان چییە هونەرمەندەکان بەڕای من لە کوردستانە کەم یا زۆر بیشتەکانیان کردووە بەڵام ئەوەی کە لە ناو هەناوی خۆیان کللتورە باتە ناو پەرلەمانویکا بە یاسا حیزبی کوردیە ئەمە لە باشووری کوردستان ئەم نیگایە ئەم ڕێیە لە دەرەوەی ئەوە هێزە مەدەنیەکان ڕێکخراوە سەربەخۆکانی بواری کللتور چۆن فشارەکەن لەو بارەوە چیەکەن ئەو بابەتێکترە بەڵام ممکن نییە لەم مێنتاڵیتی ئێرەیە تاوان مێنتاڵیتی حیزبی کوردی نەقسی کللتوری هەیە کادری کللتوریشی نییە کادری کللتوری زۆر کەمە مەسەلەن من لەو هێزە تازانەی کە دروست بوون لەم بۆیە بەگشتی قساکەم لەبەری نزیکردنەوە لە انتخابات بەیانەڵێن ئەجێندەی فڵانەوەی ئەوەیە دیعای گۆڕانکاری و شتی تازە و ئەلەم بابەتە ناکرا پرسیاری وەم کرد دەربارەی کللتور قسەیەکتان هەیە دەربارەی ژن قسەیەکتان هەیە دەربارەی ژینگە دەربارەی گەنج نییە ینی ژووری ڕسێرج یا سێکتەری ڕسێرج یا مەکتەبی ڕسێرج لە ئارایانە بوو من بە جوانی ئەمزانی کە ئەو تەوژمە سەر ناگرێت ممکن نیە هیچ جێکی سیاسی بتوانێت سەرکەوتوو بێگەر کەلتور و ژنت لە ناوێ لەم کۆمەڵگەیانە سەبجێکتی یەکەمی نەبێ ئۆکێ لە زۆر لەسەر من ناڕۆم لە غیابی هەموو ئەمانەیە سینەما چی لێ هاتووە واتە کللتوری بێ سیاست سیاسەتی بێ کللتور ئەمە سیاسەتی کللتوریمان نییە و کللتوری سیاسەتیشمان نییە پێشەوە حەزەکەم باسی چوار نموزەس بکەم یەکەمیان ساڵانێک ئەمە لە تازە ئەندێشە دروستکرا بوو لەگەڵ خوا خۆشبوو تەهای کەریمی 15 ساڵ لەمە پێش دەستمان کرد بەم پرۆژەیە ئەوەی وت پەرلەمانی کوردستان قەناعەتم بۆ نەبوو باسی هەر باوەڕم بە مەسەلەی قانونی سینەما بوو دواتر زۆرێک لە برادران لە کۆمەڵی سینەما لەولا ئێستا باسی هیلاک و خەستە بووین بەسەر مەسەلەی فیلم فاوندیشن فیلم کۆمنیشن ئەنجومەنی سینەمای کوردی ئەنجومەنی فڵانش نەفتانە نەکرا ئەم مەسەلەی نەکرا ئەم بابەتەم لەوێ باس کرد بە دوور و درێژی
دا و دۆغڵۆ لە کتێبی سۆفت پاوەریە کە بە هەدیەش تەقدیمی ئۆردوگانێکە و کاتێک کە پێکە و ئیشانێک لە ناو بەش لە هەژمونی تاوان من باشێکیم بە عەرەبی خوێنێتەوە کتێبەکەم بەردەست نەکەوتووە باز لەواکە کە چۆن تاوان بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەو نیگە ڕاستیستیانین بۆ کللتورەکانی تر تۆگەل دەرەگەی تۆلەرانس و هەماهەنگیەوە ئەم ئیشە بکەیت باز لەواکە کە کات ناتوانین عوسمانیزمی نوێ بە شەڕ و جبەخانەوە ئەمە ناکرێت کە ئۆردوگان هەر کردی بەڵکو ئێمە بێ خواردن مۆدەلاتی جل و مۆدلی قەنەفە و ناوماڵ و گۆرانی و مسەلسەلات و دراماوە ئیش بکەین ئەوە بوو کە ئۆردوگان هەموو سینەماکارە عاجزەکانی ئاش کردەوە بەشێک لەوانەی کە تایە سەیبداعەکان نووری پەڵکە جەیلانە گەڕایەوە ئیشەکە دەچنە ئەنتی ئۆردوگانیزمە لەبەرەوە تێگەیشتن لەوەی کە ئەحسایی ساڵی 2007 ترانزێتی بەشێک لەوەی کە ترانزێت لە ئەوروپاوە بۆ شەرق لە دووبێەوە چۆتە ئیستانبول پەیوەندی بە ماڵەکەی نور و مهەنەدەوە هەیە خەڵکە حەزەکە بچێت بۆ ماڵەکەی نور و مهەنەت بۆ بە ئایکۆن بۆ بە کللتور بوو بە کەڵچەر ئەوە یا لە میسر سواری تەکسیەکە بیڵێەوە هی کەباویر هاب لە کوێکرا ئێمە شیرمان لەگەڵ عادلی مامە خوارد ئەلەویا فلیمی ئەوەی کرد ئەلەویا فلیم ئەمە بۆ بە کەڵچەر عادلی مام تێگەی وەکەوەی کێسا لە جادی مەولەی لەسەر جادە شارەکانی شێرکۆبێکەکەمەی نووسراوەتەوە نییە کشتیوا لە ئارای نییە ناتوانم ببورە تۆزە کاتم بەرێ بۆی ئەم شتانە بڵێم هاوڕێیان لە مەسەلەی غیابی بە سەریعیە ڕاخر ئەوە بابەتێکی ئاوا بۆچی سام قەیدمەکەی بە ساعتێک ساعتێکە چەندەکە ئۆکێ ئێستا تقریبا بەسەر مەشاکلەکان و چالنجەکان ڕۆشتوین تەسەور ناکەم مەزانی ئەوە ئێستا هەموو تەرحەکە دوو بابەتەی پەڕێنم یەکەمیانەوەیە کە ئەوانی کە چۆن کللتور بەسەر ئێمەیە هەژمونی کللتوری خۆیان زاڵەکەن دومیان نموزەچێکێکە لە کۆڕی 6 ساڵم و پێشمە دەربارەی سینەمای ئێرانی و سینەمای ئەمریکی لە پرزنتیشنی سینەما سیستم داهێنانەتەوەی پێشکەشم برەی پەڕێنم ئەوەژە پەڕێنم کە چیرۆکی دروستبوونی سینەما لە باشوورا چۆن بووە چۆن بۆچی ئاوا پەڕێبەرایەتەکان ئاوا دروست بوون و چۆن تاعتیلن یعنی ئەکسپایر بوون تاو تاوانەوەمی سینەما لە غیابی سیاسەتی کللتوریە هەنێک بابەتی سەریع هەیە باسێکم ئەوەی کە ئێستا ئەگوزارێ لە بواری سینەمایە لە غیابی سیاسەتی کللتوریە بە سەریعی ئەمەیە لە بواری فێرکردنا خوێندنی سەرەتایی خوێندنی ناوەندی تاک و زانکۆ تەمەنە مازیجی زۆر زۆر لەسەری و پەیوەندی بە پەروەردەی کللتوریەوە هەیە و هیچ هەمانجێک لە نێوان وەزارەتی کللتور پەروەردە نیە و خوێندنی باڵاو بەسەری پیشاندانی فلم بەرزکردنەوەی چێژی هونەری فلم ئەم مەسائلانە بواری ستۆدیۆ لۆکیشنەکان و تەکنیک ناوپەڕین عەفوان ئەکادیمیەکانی هونەر و پەیمانگاکانی هونەر و سیستەمی خوێندنیان و ئەبدەیتیان و بودجەیان و تازەکردنەوەی هۆڵەکانیان و ئەبدەیتکردنەوەی سیستەمی کللتوری چۆن بۆتە هۆکاریەوەی کە مامۆسا یا تەلەبە خەلاقیەت لەدەست بە سیستم ئەبدەیت ناکرێتەوە سیستمی تەلقیح نییە لەگەڵ دەرەوەیە و لەگەڵ یونیسێفا هیچ پەیوەندیەک نییە بۆی کە ئەبدەیت من لەسەر مەسەڵی خوێن و زەمالات ومانە فۆرماتی وەزارەتی پەروەردە و خنکاندنی مەفهومی هونەر بوار و مافی سندیکایی سینەماکاران نائامادەیی یاسای سینەما مافی کرێکار و مافی باج یعنی بێساران بە تەقلە بکرێتە خوارەوە لە فیلمەکە چێ زەریبەی ئاەتێ لە وڵاتان هەموو شوناسنامە هەیە هەویە هەیە تەقاعودی هەیە زەریبە هەیە هەموو شتێک هەیە شناسنامە و ستانداردی چێ هونەرمەند و سینەماکارە ئەوە مەوزۆی ئەسڵی مەکاگنیاس زۆر جار باسمان کردو چێ هونەرمەندی سینەماکارە و چۆن ئەو ئەترافە وەرەگری چێ ئەداتێ چونکە تۆ کەوی جازەیە وەرگرن جاتوانی ممارەسەی حیاتی سینەمایی بکەیت و ئەگەر ئەو شتە بەجددی دەست پێ بکە وەک گەڵایدار نزیکەی لە ساڵ 60 لە ئەوانەی کە ممارەسەی سینەماکەن بچنەوە ماڵەوە بێ سەرەتاوە دەست پێ بکەنەوە مەرجەکانی بوون بە سینەماکار چین هەموو کەسێ دەتوانێت فیلم دروستکە ئاعترافی سندیکایی چۆنێکە چۆن ئاعترافی سندیکایی بەدەستێنی هاوڕانێک خاڵ باس بکەم هەتاکو سندیکای هونەرمەندان
سربەخۆ و ئەکتیڤ نەبێتەوە مەشاکیلەکان بەشێکی گەورەیان لە ڕووی سندیکاییەوە حەل نابن. بۆ نمونە قانونی سینەما سندیکا ئەکتیڤی کە ئەکسەر حەلە بێ ئەتوانێت بوارێکی گەورەی گەندەڵی حەلکات. هەمانجی وەزارەت و سندیکا لەسەر چه ئاستێکە نمونە ئێستاش فەنانی ئەمە نازانێت عقود چییە، عقودی سینەمایی خۆی نازانێت چی بکە. تۆ عقود دەکەی لە سندیکا خۆ تەسجیلەکەی بەرامبەر ئەوە زەریبەی ئەمەنەی عقدەکە و کەین تۆ بێ بە سندیکا، بەڵام کە شتێک لێها لە 8 ساعات کارە ئەچیتەوە بە سندیکا. بواری ئیستۆدیۆ ئەمە چییە مۆسەرم بواری ئیستۆدیۆ لۆکیشنانە نا تێکەڵ بۆ وەرەقەکە ئەوراقەکانم تێکەڵ بووە. بواری فەند و ڤێرژنەکانی سیناریۆ گەشەپێدانی ئەم شتە لە غیابی سیاسەتی کللتوریە تۆ نایبنی ئەنجومەنی سینەماکارەی کوردستان فیلم فاوندیشن من مطلقاً لەگە فیلم کۆمیشنانی و تاشن دژی شێوەستمەوە. ئێستا مە پێویستمان بە فیلم فاوندیشن نەجارێت یا ئەنجومەنی سینەماکارانی کوردستان کە دواتر باسی لەسەرەکەم. فیلم کۆمیشن جارێ سرویسی ئەو نیە عقلێتی ئەو نییە چێ کادرنیە لەو بارەوە جارێ ئیش بکەن لە فیلم کۆمیشنە. بواری فەند و ڤێرژنەکانی سیناریۆ گەشەپێدانی لە وڵاتان تۆ کە سیناریۆ ئەنووسی مثلەن زۆر لە ئەدیبەکانی کورد لە سوی دەمایان بەرکەوتووەکو ئەدەب کە بیرۆکەی فیلمێکی هەیە ئەڵێن بیرۆکەی و بەدڵە ئەڵێ بەڵێ ئەڵێ پارە بڕۆ گەشەی پێ بە. ئێمە ئەم شتە کە ئەیبی بۆ وەزارەت زەختیان داغەزێ شەکریان بەرزە بێتەوە نازان چییە نەیزان لەم بابەتە. ئەمەی شێکە لەم هەرە معاناتە گەورەکانی فیلم سازەکان من ئەمەیە ڤێرژنەکانی سیناریۆم گەشە پێ بم پارەم بەرێبا گەشەی پێ بم چم لە ماڵەوە بخەوم ئیشی لەسەرکەم ئەبێ بخەوم هەستم ئیش بکەم پارەم پێوێ وێ سیناریۆکی جوانێ بۆ بنووسم. ئەمە لە شو ئۆرگەنایز دەکرێت و لە کام بەڕێوبەر فۆرمی کام بەڕێوەبەرایەتی ئەپروڤی ئەم شتاکە بواری بەرهەمێنان چۆن دەتوانن کورتە فیلمی یەکەمە بەرهەمبێنی یاڵێ من فیلمێکی درێژم بەدەستەوەی تۆ هێشتا فیلمێ نەکردووە یعنی شۆرت فیلمێکی نەکردووە درامای 6 حەڵقەیی تاجەکرێت لە وڵاتە چۆن چه ئیجازەیەی تێ چه ئیجازەیە چۆن بتوانی چۆن ئەتوانی ئەمە بەسەر بابەتەکان ئاڕم چۆنە بێ بتوانی یەکەم فیلمی درێژە بکەیت یاسا و ڕێسا و ڕانمایەکان کامانن بۆ بەرهەمهێن کۆمپانیا بانک نمایشکردن سیاسەتەکان چین بۆ ئەوەی جۆرە جیاوازەکانی فیلم بەرهەمبێنین یعنی ئێمە هەرە بێ فیلمی تراژیدی بەرهەمبێنین چۆن فەند یەک سەرچاوی هەبێت لە حکوومەتەوە مەرجەعی فەندی ئێمە چییە حکوومەت و وەزارەتەکانی کللتور چۆن کاری هاوبەش و ناوخۆیی و دەرەشی بە سیستماتیک بکەن بەشی ئێمە لە فەندی بەغا چییە بودجێی بەرهەمێنانی فیلمی ئێمە لە بەغا چییە چێ پەیوەندی سینەمایی ئێمە و بەغای ڕێخست و مەسەلەن زەلامێک هەیە ئەم حەزەکەم شتەوە کۆمیدی وەرگ زەلامێک هەیە بە سایاقی پاس دانەروان نەزان دانەر و هەورازوان نەزان بە پاسەی بە ئەوەمە خۆشمانە میشەمان کردووە با شاراوە نەبێتان چی بکەین یعنی ئیش لەو فەزایە بە قساکەین بە قسەمان عەبنە فیلم نەکەین زەلامێک هەیە بە پاس فیلمەکە بۆ بە بەغاڵێ بوو بە نوێنەری عراق بۆ ئۆسکار بە پاسی بە تەکسی جێی بە جاری بە تەکسی فیلمەکان لێرە بۆ معلوماتە بەڵام بەغا فەندی هەیە بۆ هەرێمی کوردستان واکرێ وەزارەتی کللتور ئەم عەلاقەی ڕێکخە ڕێکی خا بڵێم فەندەم بۆ نییە بارحاڵ بواری فستیڤال و ئیڤەنت و بۆنە سینەماییەکان فستیڤال بۆ بێ بکرێت لەناو سیاسەتی کللتوریە تکایە ئەم قسەم لەم دانیشتە کاک دانەر کاک بەختیار کاک فوات بە حەساسی وەرمەگرن من لەگەڵ تۆمە کاک بەختیار من دایرێک لەگەڵ تۆمە تکایە بە حەساسی وەری مەگرن ئەزانم کە ئێستا لە ئشکالێتەکان ئەژبێت چاشیکەین هەمومان پێکەوە ئەمە هەمومان خەڵکیم شارین پێکەوەین لەم دانیشتنیا داواتان لێکم چاشیکەینەوە مەسەلەیە فستیڤال مڵکی گشتیە مڵکی عامە مڵکی ئەشخاص نییە ئەحترامی نیەتەکەتان نەگرم بەڵام با چاچیکەین فستیڤال بۆ بێ بکرێت فستیڤال یعنی چی فستیڤال مڵکی گشتیە یا هی تایبەتیە مڵکی شارە یا هی شەخصە کێ دەتوانێت فستیڤال بەڕێوەبەرێت کۆنسێپتی فستیڤالەکان چین جیاوازی فستیڤالی ناوخۆی و نێودەوڵەتی چییە حکوومەت چۆن ئیجازە بە فستیڤالەیە فستیڤال گۆڵ چەناڵی پرۆمۆتی هونەری کوردی یا وەک چەناڵی میوانداری و خزمەتگوزاری و سێرڤس بۆ ئەوانی تر فستیڤال وەک ئەنی کۆنسێپتی فستیڤالەکان چۆن جیاوازن لە یەکتری مەسەلەن بۆ دهۆک گیرا بە حکوومەت پارە ئەیا بە دهۆک بۆ نەیا بە سلێمانی سابەکە چی بوو مەبەستم بۆ باشە نمونە چۆنی ینی
چکە لەم بابەتەوە مەشاکلی زۆر گەورە هەیە مبالغاتی زۆر گەورە هەیە مبالغە گەورەکان ئەوەیە مەسەلەن تۆ قدرەتی ئیڤالیشنی نییە حکوومەت لە پلاتفۆرمەکانەوە فستیڤالی دۆ یا کاکەدانەر و جەماعەت و فستیڤاڵ ئێمە 3000 فیلممان بواتەوە پێمان بڵێ چۆن 3000 فیلم لەکوێوە بوات ئایا فیلمی مەبەستم بەتەنها شەخص دیە حتا دهۆکیش یا موزیک یاوە پێمان بڵێت چۆن 3000 فیلمێ بۆ هاو ئایا فیلمی خەوتون یا فیلمی تازەن پارەیانەی تێبووی بێن هەموو مێدیا و پرێسی عالم بۆ سەر تۆە بێنن کام فیلمانە نەیانهێنن وانە فیلمی دنیای بووە بەڵام تۆ دیدەچێ بۆ ئەو ئایا فیلمی خەوتوو زەلامێک لە یابان خەوتووە 2 ساڵە فیلمەکەی دەورەکەی تاوا کردووە ئەچێڵێ ئەی بەڕێزی خەوت و فیلمەکە بڵێ نەبابە داواتیشم دەستێمانی و تێری ژەڵاق لە منە ڕۆم بەزەکە ڕاستەکەی بڕۆ فیلمە تازەکەی ئەسخەری فەرادی بێنە پارە دە دەفتەر بە بەو بێنە بۆیە پرێسی هەموو دنیا بێ بۆ تۆ دوو ئەی ڕەئی بچێ بۆی کە خۆت فیلم نییە ئەڵێ من مشکلەم نییە فستیڤاڵەکەم بەس فیلمم نەبێنیتە مشکلەیە فەن دەبیت فەندم لێ بیت پارەم لێ بیت لە باتی پارە بەم بە فستیڤاڵ بە تۆ خۆم فیلم دروستەکەم ئەمە مشکلی بەتەنها یەک کەس نییە چونکە ئێمە لە شارێکین ئایا ئاومان پێویستە یا کارەبامان نییە ئاومان نییە کاکەجان تۆ ئاو نییە و کارەباو نییە باسی چیەکە بێشتانە حەڵکی یعنی ئەبێ لە مۆندیالی قەتەر ئێستا قەتەر خۆی تیپەکەی لەوێ نەبێ ئێمە ناڵێم نین بە کورتە فیلم هەین تەمانە منم خاڵانم بە 23 خاڵ بە هەردووە بەڕێزە وتووە دەورەی دۆمە بە هەردووشانم وتووە و من لەگەڵ ئەویان فستیڤاڵ لە سلێمانیا بکرێ بۆی ئەم باڵقە بتەقێڵێ شوان عەتوف دژی فستیڤاڵە و شتی شخصی هەیە لەگەڵ نەخێر خلافاتم هەیە لەگەڵ شێوازی بەڕێوەبردنانە بەڵام فستیڤاڵی سلێمانی ئەبێ هەبێ بەس ئەبێ ئەپدەیت بکرێتەوە لەبەرەوەی نەک جمهوری بۆی فستیڤاڵەوە 5 دەورە نە جمهور گەڕاوەتەوە بۆیە خاڵم باس کرد مەبەستم نەبوو باسی کەم بەس مادام هەردووکتان لێرن ئەیڵێم و دواییش گوێ لە ڕەخنەکانتان بە سنگی فراوان ناوەگرم نەبۆتە هۆیەوەی کە فیلمی کوردی تەتەورکە نە کۆپرۆدەکشنی تازە بکرێ نە پرۆدیوسەری تازە بێ نە ئاستی بینەر بەرز بێتەوە بۆی فستیڤاڵی سلێمانیەوە نە ئاستی ڕەخنە بەرز بێتەوە ئەوە تا سینەما سالمە پرۆژێ ڕەخنە دەست پێکە کەرتی تایبەتە جمهورە گەڕێنێتەوە ئێوە چیەکەن کەرتی تایبەت لەولە لە کۆمپانیاکان پارە ئەبات ئەو لە حکوومەتە یا بە فستیڤاڵەکان ئەی بۆ ئێمە ژەمانەیە فیلم دروستکەین ئێمە مەبەستم سینەماکارەکان ئاستی دروستکردنی فیلم لاوازە مستەوای فیلم لاوازە تۆ بۆ ئەم زینەیە ئەەکەی ئەم زینەیە و بۆچی هەموو ساڵێک کە منەڵێم با هەبێت بەس ئەبێ ئەپدەیتی کەینەوە ئەبێ فستیڤاڵەکان ببنە چەناڵێک بۆ بەقوەتکردنی حرەکەی سینەمایی کوردی وەلەو بارەشەوە بێ قسە بکەین قسەی لەسەر بکەین نەک بیرڕوخێنین من دژیەوە ئەبێ قسە بکەین بە گۆڕینی کابینەکەیە بە گۆڕینی کادرەکانە بە ئەپدەیتی کادرەکانە بە گۆڕینی نیگایە و فستیڤاڵانەیە ئەبێ بکرێت تەواو یعنی چی فستیڤاڵی سلێمانی سەگەیشتوتە لەحزەیە وەکو سیاسەتی لێهاتە دوو جەب هەیە عیبەوە ئەی ڕۆیاتە ینی ڕۆیاتان نەبووە یعنی دیتان نەبووە ئەگەر دیتان هەیە وەرن با پێکەوە ئیشکەین هەمومان ئۆکەی کۆمەڵە شتی سەریعیتر بۆ نمونە فستیڤاڵی دهۆک با لەسەر سلێمانی نەبین فستیڤاڵی دهۆک ئێستا حکوومەت پارەیات کەواتە فستیڤاڵی هەرێمی کوردستانە کوا ئەندامەکانی سلێمانی و دهۆک و هەڵە بجوان چەند کەس چەند بۆردیە و فستیڤاڵە چێن حکوومەت پارەی نایەتی 700 ملیۆن کوا بۆرد ئەی بۆ ئەی سەهمی ئێمە خۆ فستیڤاڵی دهۆک نییەوە دوو یس یەک ئەوە بە قسە زۆرەکەین دوای تا باشە بۆچی بە تەنها فستیڤاڵی دهۆک لایسنسی هینی هەیە بە چه قانونێک ئەوانە توان فیلم بنۆرن بۆ ئاسیا پاسیفیک بۆچی معلم ئەو احتیکارەی زۆر من هەمویان ڕەفیق من ئەو احتیکارەی بەداخەوە ئەو احتیکارە بادینی کە من زۆر دژی و عەقلێتم لە دهۆک هەیە لە سلێمانی نییە فستیڤاڵی سلێمانی تۆلەرانسترە باشە بۆچی حکوومەت بۆ قسە ناکات لەسەرەوە ئۆکەی ئەی فستیڤاڵی دهۆک فیلم بەزیان لە سلێمانی 50,000 کەسیە بۆ فیلم ئەگەر ڕسایەکیشی بێ خۆ فستیڤاڵی سلێمانی ڕەت کاریگەری هەیە لەسەری بەس خۆ بینەر نییە لە دهۆک هەر خەڵک ناسێ بۆ سەرکردنی فیلم ئەی 7 ساڵە فستیڤاڵە چی کردووە
حەوت ساڵە چی کردووە بۆ ینی لە دهۆک بۆ نەبووتە هۆکاری ئەوەی بینەر لە دهۆک زیاد زۆر بێ بۆچی بەعکسەوە حرەکەی ئینتاجی سینەمایی لەوێ زۆرترە لەبەرەوەی ئەسبابی زۆرتر هەیە کە لە کاتیشکەیە باسیەکەین ئێستا ئەگەر پرسیارتان کرد بۆچی بۆ لە سینەمایی ناکرێت ئەوە کاگێ فات خاڵی مەسەلەی دیگای فەند و ئاراستەکانی ئەو برادەرەوتی بە تااقەت بووم ئاراستەی فەند چۆنیە دوای قسەی لێکەین دوای ئۆکەی بابەتێکی کە با بابەتە پەڕێن بابەتی بواری نووسینگە و باوەڕکە ئەجا شتێکی کە ئەخیر خاڵم باشە تامان ئەوە سێ لا پەڕەمپەڕان ئەو هاوڕێ باشە داوای لەبر نەکەم بەڵام نازانم خەڵک غێری کۆرۆنا من دایمەوە لە سینەما سالمی زۆر ڕۆژۆتم دایمە کات نییە بۆ قسەکردن بەڵێ وڵڵا وایە ڕاستەکەی یەکشتم ماوە تاکە شتێک هاوڕێیان من ئەمەوێت دووشت بڵێم بە سەریعی یەک دەقەم پێچێ یەکەمیان هەتا ئەم دقەیە هەموو هاوڕێکانم لە بواری سینەمایە ئەوەی کە خلافم هەیە لەگەڵی وەشی کە خلافم هەمویان ئەبەخشم بەوەی کە شتێکمان نەکردو بە شتێک لەم بوارە بەس لەم دقەیەوە کەستان نابەخشم ئەگەر نەتوانین مەسەلێت چاکەین باشە دووەم من ڕێزم بۆ یەک بێشی ئەو کارانە هەیە کە لە ڕابردووە کراوە ڕێزم تەنانەت بۆ ئەو لەحظانەژەیە کە بۆتە هۆکاری گەندەڵی بۆ شێوازی بەڕێوەبردننی سینەما کە بەڕاستی حکوومەت نەیزانی بوو چۆنی بەڕێبەراتەکانی سینەما دروستکان هەر ئاوا سێ بەڕێبەراتی دروست کرد و بێ فەلسەفە بەبێت ڕنگ بەبێ نیگە لەبەرەوە مەبەستم بە هیچ شێوەیەک لەم کۆڕ ئەوە نیە خوانەخواسە شخصێک جا کەسێک بینێت چۆن مۆزوع ئەزانم زۆر متەشابیک و معقەدە لە نێوانمانە بەڵام هەدەفمەوەیە کە ئێستا کۆمەڵێک هاوڕێ چریکە ئاگادارە بێسەران ئاگادارە زۆر کە هەڵگودا ئاگادارە زۆربیان ئاگادارن کە ئێمە لە دوای انتخابات بۆی نەکەوێنە ناو ئەجێندای انتخابی و لە دوای انتخابات ئێمە کەمپینێک دروستەکەین بۆەوەی کە هەموو کەسێکیش ئازادە تایە بێت و هەموو کەسەکانیش هەموو شوێنەکان بانکەین کەمپینێک دروستەکەین بۆەوەی کە بواری سینەمات چاکەین فۆرمەکەی چۆنە لە کاتی خوای زانە فۆرمی ئەو کەمپینە چۆنە کێوچێ ئەبن چۆنیە بێ ئیتر ستۆپ لەبەرەوە تا ئێرە و بەس بۆەوەی کە ئێمە نە لەسەر شاشەکانین نە لە ناو دراماکانین نە لە فستیڤالەکانە وجودی حەقیقیمان هەیە نەڕازین لە بەڕێوەبەرایەتەکانی سینەما لە فستیڤاڵی سینەما لە شێوازی بەڕێوەبردننی سینەما و یەکەم کەسیش لەگەڵ خۆمان مەسەلێ لەبەرەوە مەسەلەکە هەر ئاوانی قسەکردن بێ بۆەوە زۆر سپاس بۆ گوێگرتنتان ببورن کە ئەگە درێژەم مابێتێ بەڵام بەڕاستی من زۆرم پەڕان ئەنی داوای لێ بردنەکەم کاتەکە بۆیە تۆزێک زیاتر بوو لە بەرەوەی قەزیەکان زۆرتر بوو نەمانویست لا ئیلاهەکەیە قەتعیکەینەوەوانە بۆیە و پێشنیارانەی خۆشی بە سەریعی بقاتە ڕوو نەڵێن بەسەنە خۆی مۆزوعەکە لەبەرەوەی شتێک میتۆدێک شتێک نەبوو کە حەزی مناقەشە بکرێ زیاتر مەسەلەی تەکنیکی بوو کە بێتە ناو مناقەشەکان ئێستش نەچوە بچێ کاتیەوە ئەین بە مناقەشەکە لە مۆدووا فەرموو
نشاطها أتوان تواني ولا نهون نهار بروي أما والله وضع دعوت مجاوي ولا ولا كمية طوال ومواني شو هندش غير تحقيق جزاني واحد أما إذا بسيارة كم كاف شو عن طولاسي كتوري كده عديدة كده بەڵام باسی سۆشیال میدیام نەکرد کە ئێستا زۆر زۆر خەتەرە من ئێستاێک بەحسم هەیە لەسەر تیکتۆک یعنی ئێستا مەجموعەیەک دەنگ ناخۆش و دەروون نەخۆش و جنێ پرۆژ ئێستا نایبێنین هەمومانی ناسی بەس بۆ تۆ ئەبێ زۆرتر نەناسی مەسەڵەن ئەمە هاتۆتە ناو کولتوری ئێمەوە یعنی یەک شەڕە جنێوە ئێستا ئەبێت نازانم چەند کەس بلۆکەی ئێستا پێنج شەش ڤیدیۆ بۆ هاتووە یعنی بۆ دەنێرن کولتوری ئێمە تێکرا ئەمە اینجا پێچەوانەکەشی لە ئینستاگرام من زۆربەی هونەرمەندە ئەمریکیەکانم لایە ئەوان ڕیکۆمێند دەکەن بۆ کتێبێک بۆ فیلمێک یعنی ئێستا ئەمان بۆ ئێوەی هونەرمەندە ئێوە چەند لە چەند شوێنە لە سۆشیال میدیا فەتانە بۆ منە فیلمی سپرنۆ من بۆ لە ڕیکلامێکا دێنن بەتۆ ڕیکۆمێندی کە یەکێکی تا هونەرمەند کە بڵێن فیلمە وایە یان سەندیکای هونەرمەندان یان وەزارەتی ڕۆشنبیری پەیجەکانی هەرەوە نەبێت فلان وەزیر چوو بۆ فلان کەس ئەوە معاش وەرگنە وەرە بە زۆر بیخەرە ناو ئاڕاستەی ئێمەکانمانە بەڵام کە تۆ بۆچی ئێساوان ئێستا من ئێستا لە ئینستاگرامەکەم ئاگام لە هەموو شتێکە هی فیلمە ئەمریکیەکان هەموو کتێبەکانم ئاگایە بەڵام بۆ سۆشیال میدیای ئێمە یعنی بۆ بە شوێنی شەڕەجیەوانە وەکەم تەقێکە دنیاکەش ئێوە هونەرمەندان یعنی ئێوە ئەوە ئەمریکەنەوە ڕێداوە چەند پرسیارێک وەرگرینیە خير أضد لسبب فيلم يعني فيلم هناك جواب زور من بحثات خير وطبعا هم كاتب عشان يقدروا ولا يشاركوا طبعا وطبعا جاي 100 ساعة يعني هم كسرتان بينهم بس يدير شكوى فداخل من بيعمل من بتاع شاركوا والله من بخوم خصوصا تجربة حياتكم في المشاريع سياسة لهم يعني شغام أولين لشون يقوم كدخلاتهم هبوا كقوم إمكانية كل إنسان آخر زواج فيلم زواج إنتاج كراوة أتوانى بلام أو قارئ كلام كل سنة أو فيلم سرف كراوة قارئ في زورا هو هنا سرف كراوة قارئ في زورا بلام هو كأشوان هيش بنماو رسائل مية كأم قارئ سرف نمونه جوان ایمو که هیوادار شون کامستیا لیره عقل تکی هستی و غیر برداشت خوشی باز بودو هذا والنجوشي باز تشجيري تحت الكتدور السليماني كعشوان ناي بد بناشرين تيرين سيمايش كانت مختار من يكدو من وامش من زمان يا رمنا كان من كعبجار نيتي بازو عطولا مكتيل هنريا من حتى رحلنا مثلا وعمل نظر في المكتيل هنريا رحلنا مثلا هو الناس من ذاك بوزي كويس باشون هنرمندا اگر فهم ام قاري وديت كلام محتاج بشوي جوان سماعي جوان كذا وما في باشا سرنجة كتير شوي بيجتك هذا كمان في بس يوم ما قلت يا ما في دراوي والله ضل خراون ابوها الشخص انا كان يعني ما بدك الشكل من عنده صالة الشركة سيد أبواب يعيشوا. أجل في الكساس يبانشون. من هنا من دموع وعيش الكساس. من فكرة شدوها. تلقوما كانت يقول يقصي حتى ما كان يشعر بس كان هبو بس زي ما ده بنوي كان ابن يجنيج مختص معني أو اشتغل كان بل كان يسمع لا تشتبه يعني الموضوع اعتباط بخير هو يكتسب كل شيء هذا عظيم سوا سكايبين كاغاسو
دوو دەستێنمەیە یا بۆم پێشتر نەمتوانێت توانایەوە بۆ کەفرن دروستکە لەبەرەوەی خبرەوەوان هاتیم گروپمان دروست کرد خەڵکی ئەم شارەمان دروست کرد فیلمان کرد لەگەر کاکشوانە و زایدە کەسوێت ئێمە حکومەت بۆ هەردوو فیلمەکە ڕست کرد بە تایبەتی بۆ سێ فیلم سەبەبشی نەزان کەسێک نەهاتیان بڵێ ئەمە لەسەر ئەوە ڕستکاری بەشەرت ئێمە داوت خۆ دەزانی لە ساڵی بیستێکی فیلمەکە ئەکا تێچووی فیلمەکە بە هیچ کتابێک من جوابم نەدرا بەڵام ئەوەی ڕست کرد فیلمەکەم دروست کرد عەرزم کرد شەش جار ڕاجیرا کێ نووسینێکی چووکی نووسی کە سینەما و نێرگەلا کە حکومەت ناوینا ئەوە جارێکیان دوای ئەوە دیسا سینەما و مۆڵەکان داخرێ کە حیاتی چینەوەستاوە سینەما وەستا کێ سەی کرد سەندیکا وا بەیاننامەکەی ئێمە کوا هونەرمەندەکان کوای ئێمە بەدەستی خۆمان هەموو بارەقسەکانمان هێشتومانە کە هەموو سوادەوەکەن سەر خۆمان قوڵمان کردووە لەبەرەوەی ئەگەر بێت لە وەزارەتی ڕۆشنبیری و دەستپێنەوەی وەزارەتە داخل ئەساسیترین وەزارەت وەزارەتی ڕۆشنبیری ئێمە کاربەری ئەو وەزارەتین ئەوە نەوژین لێرەیە لە شوێنێکدا ئەنیشین هەویلەخانەیە ئەوە ئەگەر ئێمە هەوڵ بڵێ بەس پاکی لەگەڵا ڕق نەبێت شخصیەت لەو دیبەجێبەڵە بوونەر نەبێت خۆی بەگەستان دانیشتنە گرنگەکەی ئەوەیە ڕاستی کە شتەکان وروژێنراوە کە نەقسەکان باسکراوە بداخێتەوە کاکدانە كبوتشي لدهور بوشي يعني معاملة لقال أو فيستيفال صالي 2011 كان مسؤول عارف هم تاني ناسن هم برنا الشامرية هم فيلم سازر بروجيك هنا لسينا بو سنتين من بعد بري خوي داني أنجمنا سروكي كتير فيلم سازر ناو سنتين من بعد بروجيك هنا كفيستيفال كل سينما فيستيفال كا بهاوشي لقوا محمد برداش ولقوا عمر توفيع وسراب هو كفيستيفالي برلين كردستان كليبو فيلم وفيلم كردي اما بروبوزال بروجيكت عم بدر وزارة كاتا لوري ما يشتغل هاي يومي بوقارة بالمعنى وزارة الروشنبيري برودراتي كشتي روشنبيري دوه عاد حسن وكاتا برودراتي كشتي بو كنت كاكا ام إيشك دايرين دوه لوري لدوه كايش فيستيفال مية إيش كارية هیچ ئەوەیە دا فیستیڤاڵات لێ دووە بکرێت وتی ئێمە پارەشمانەیە پاری بۆ بەیان لەسەر بودجێ بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری دووە فیستیڤاڵی بەرلین دووە ساز کرا لە بەرلین و لە دووە خۆم داوای بوومەوە کاتە دکتۆر کاوە مەحموود وەزیرە ڕۆشنبیری و دکتۆر کاوە لێ داوای بوو هەمومان داوەتی سەرۆکایەتی شارەوانی بەرلین بوو فیستیڤاڵەکە لە بەرلین کرا و دوای هاتینەوە لە دووە کیش کرا فیستیڤاڵ ساڵی یەکەم بەم شێوەیە ساڵی دووەم بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری دووە زانیان فیستیڤاڵەکە هاتۆتە کایە و ڕیشیان لەسەر کردووە و علاقاتی خۆشیان لەگەڵ کاک مەمەد و کاک عومەرۆمانە باش بوو لە بەرلین ئەم فیستیڤاڵەیان ئەکتیڤ کرد بۆ دووە و بەڕێوەبەرایەتی گشتی خۆی بۆ خۆی و ئەنجومەنی پارێزگا و پارێزگایان هێنایە سەر خەت و وەکو دووە وەکو ئیشێک بۆ دووە فیستیڤاڵەکەیان کرد و فیستیڤاڵەکە ساڵانە لە دووە بەڕێوە جارجار یەک ساڵ دەکراوە بۆ خۆشتانەزان ساڵی پارما پێران ئەستا لە وەزارەتی ڕۆشنبیری پاریان بۆ نەگرت لە ڕێگەی پارێزگاوە بۆ وەزارەتی ناوەوە و پاریان بۆ وەرگرت و فیستیڤاڵەکە ساز کردووە ئەمە سازانی فیستیڤاڵی دووە بەم شێوەیە بووە 5 کەس ئەو فیستیڤاڵی بۆ ئەوان پاریان وەرگرت بۆ فێمانی 5 کەس ئەم فیستیڤاڵی بنیانداوە مەسعود عارفە عومەرە مەمەدە عادڵحەسەنە ئەم 5 کەسێنە مؤسسی و فیستیڤاڵی باشە بۆچی وان پارە وەرەگرن بۆ ئێمە پارە وەرناگری بۆ 10 ساڵە لەم سلێمانیە دینارێک بۆ ڕۆشنبیری سلێمانی سەرەت ناکرێت ئەوە لە حکوومەت پرسن لە جێگەی سەرۆکی حکوومەت پرسن کە یەکێتی بووە لە وەزیرە ڕۆشنبیری پرسن کە چەند کابینێ دەتوانیەکە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بۆچی لێرە وەرناگرێت ئێستا بۆ مەسلەحی پارە وەرناگرێت لەم سلێمانیەکە وەرە من ساڵ لەسەر بودجێ لەسەرەوەی پایتەختی ڕۆشنبیری شوانە باسی کرد پێشتر 200 جار لەم کۆڕانە هەمادە و تۆزیع هەماوە بەس دەو چە قسەکان ئەوە نەبێت بۆیە هەموو جارێکیشەم
وی هەم جارە قسەی بکەن و باسی سندیکا بکەن وی هەندێک شتێک تەوزیع بکەن. کاکە 2013 20 میلیاردیان بۆ سێمای سەر کردووە، ئەوە 2021 کە بەشێک لە پارەکەی هێشتا ماوە تەواو 18 ساڵ وەزارەتی دارایی کاک نیازەوە لە لای خۆتانەوە لە سندیکات بە پشتگیری هەموو هونەرمەندان ناتوانن ئەو دەنگە ناڕازیانە کاکە کردومانە بە قوربانە قسانم بێوێڵن بەسەرەوەی حکوومەتم وتووە بە جێگرەکانی وتووە کاک عیماد و بن فرێ کاکبەرەش کەوتو کە سەرەکە حکوومەت کاکبەرە کاکنێکی بەزەم کاک مەسئولم نەبیێ بە جێگرەکانی بە کاک عیماد بە کاک قوبات وەزیرەکانی ڕۆشنبیری بە دکتۆر کاوە و کاک خالید دۆسکی و کاک حەمەی حەمەسایی ئەم قسانم هەمووی بەرەوڕوو وتووە لە ئەنجومەنی وەزارەتان بەشداریم کردووە قسەم کردووە هەندێک لەو شتانەی کە ئێستا ئەکرێت هەمووی دۆکیومنت پارێری ئێمە بەڕاستی وەکو سندیکا داوامان کردووە شوانەوەکی پەیوەندی نێوان سندیکا و وەزارەتی ڕۆشنبیری زۆر باشە بۆ چا خواردنەوە قاوە خواردنەوە یەک مشکلە بەڵا کاکە شتا پێ بڵێم پارلەمانی دا یەک ئەمر دەرچۆ لە وەزارەتی ڕۆشنبیری لەسەر مۆزوعی لایڤ موزیک و هاتی گۆرانی بێژانی بیان کە هەموو خەڵک لە سۆشیال میدیا دەستخۆشی کرد لیژنەیەک بزووە لە پارلەمانی دەوە ئەوە ئەمڕۆ چەندی چەند ئەمڕۆ 28 نییە هەتا ئەم دەقەی لیژنەکە کۆنەوەتەوە لەبەرەوەی دوو مێلەری شارەوانی و گەشت و گوزار لەگەڵ ناوخۆیەتە یەکیان هەر جوان بینیارەتەوە یەکیان هەموو دووبانجار لەگەڵ کاتێک هەفتەیەدا هەفتەیەکە نۆمانە لیژنێکی وەزارەتی ڕۆشنبیری نیەتەوە دێتوانێت کۆڕۆکە بۆ مۆزوعێک لەبەرەوەی لەناو وەزارەتی ڕۆشنبیریە ئەسڵان خەمی هونەر و ڕۆشنبیری هەر نییە برای عەزیزم هەر نییە ئێستا وەرە لە مستەشاری و ئێستا بڵێ ئێستا پرسیارێک لە ڕایشکاری وەزارەتی ڕۆشنبیری کە بڵێ ئەم ساڵ هەولێر چەند شارەزایی پێشەشراوە نازانێت وەزیری ڕۆشنبیری و مدیر عامەکە و ڕایشکارەکان چەند شارۆگەری چەند کۆنسێرت و چەند مەعرض شۆکاریان نێن چەند کۆنسێرت ئامادەن نێن لەبەرەوە خەم نییە خەمی تۆ حەزی فیلم مەکە باو سینەماکاران داگرانەیە وەکە خەمی ئێستا فستیڤاڵ ئیسلێمانی نییە من لەگەڵ قسەی شوانە ئەو قسەی لەسەر من نەبوو کە دژی فستیڤاڵ کۆمەڵێک لەو تۆمەتوشتان نابوو چۆ من نابوو لە دوای یەکەم ساڵەوە حتا بۆ داوەتشیان کردوون بۆ فستیڤاڵەکە نهاتوو هەلە بەرەو مۆزوع کە یەکەم ساڵ هاوکاری کرد بۆ خۆیان کاکە فواد بوو کاکدارە لێرە ئامادە کە من وەزیفەم لە حکوومەتانە بۆ پارەم لە حکوومەت بەغیان و مدیر عامی سلێمانی سەر کردووە دەمرم هەیە ئەگەر وانی با بێنە بەرەو حتا من بووە من و کاکاوەکەم بووە دەخەدەنمان ئێمە ئەمە فستیڤاڵی سلەیمانیە داواکەی سلەیمانیە باومان هاوکاری باومان کاری وەکرد پارە بۆچی بۆ سلێمانی سەرم ناکرێت بۆچی بۆ سەرفەکرێت لەبەرەوەی وەزارەتی ڕۆشنبیری دانیشتووە تەوزیعی فستیڤاڵەکانی کردووە ئەو فستیڤاڵانی کە حکوومەت و وەزارەتی ڕۆشنبیری فەندیەکاتێ و دامیەکە بەڕەستی فستیڤاڵی سینەمای دهۆکی تەسویق کردووە بۆ حکوومەت فستیڤاڵی شانۆی لە هەولێر تەسویق کردووە فستیڤاڵی گۆرانی مۆسیقا لەگەڵ فستیڤاڵی شیعر وەزان لە سلێمانی تەسویق کردووە فستیڤاڵی کورتە چیرۆکوانە وەزان لە هەڵەبجە تەسویق کردووە لەو ڕۆژەیە ئەم تەسویقانەی کردووە یەک دیناری بۆ یەک فستیڤاڵ سەرف نەکرا لەگەڵی نیم کاکە دە ساڵ من خۆم مۆسیقیم کاکە دارە مەقام قسەیش تەواو کەرا من خۆم مۆسیقی دەدانە ساڵەوە پارانەوە پارێنەوە لە سلێمانی فستیڤاڵێکی گۆرانی مۆسیقا بێت 10 ساڵە فستیڤاڵ نەکرا یەک بەشە جواب نادێت خۆی زیاتر لەشتەکان بەختەکان کە هێزەوە لای جەنابەتون بە فشار دروستکەی هەیە تۆ ڕەگەر وەکو ئێمە وەکو هونەرمەندەکە لە شوێنی خۆمان هیچمان پێ ناکرێت بەزە لە شوێنێکی ڕێکخراو هەبێ وەکو سەندیکا دەتوانێت فشار دروستکەی سۆشیال میدیا گۆڕەکەی منە زۆر سپاس کاکە شوان شتەکانی تۆ قسە ناکەم دەستە خۆش بێت زیادیش قسەت کردووە لەناو هونەرەکە بووی بەڵام هەندێک شت هەیە زەڕووکردنەوەکەیە من هونەرمەند نیست پایەیەکم هەیە لەناو ئەمێکی شتێ جەنابی ئەنواعی جەنابلەی هەیە کە هاتۆ بۆ لای من بۆ یارمەتی من مەسئولی هونەری نیم بێم بابەتێکەوە بەسەردێت یەکێکی هونەرمەندان وەزارەت سندیکا نازانم چی ئەمانە مەسئولن لە کوالیتێتی ئەو کارە لە داهێنانی ئەو کارە ئەوەی لەسەر ئێمەیە سپۆنسەریەکەی یارمەتی بۆ وەرەگری یارمەتی بۆ پەیاکەی ئاستی هونەرەکەی چۆن نییە ئێمە هیچ مەسئول نینەوە یعنی هیچ حزبێکی سیاسی و هیچ
مەسئولێکی سیاسی مەسئول نییە لە ئاسیوەری هیچ کارێک تەنها ئێمە مەسئولی لەوەی کە هاوکاری کارێکەکەین بەش بە حاڵ و هاوکاری ئەم کارانە کە خۆتان نەزانن لە ئاراهەیە کردوومە ئاسیوەرەکەی چۆنە چۆن ئێستا جەناب ڕفری لێ ڕفرێکی ڕفری لێ نای لێ ئەمە مۆڕۆیەکی دەرا ئەستی مۆڵوعەکە قسەی ئەوەتە کە من پار لەسەر تەلەڤیزیۆن قسەی کردووە سێمان لەبۆ بەریشوتە وتم وەزارەتی ئێمە لەوە زمانی پاکشێرکەی ڕەحمەتوە تا ئێستا سیاسەتی ڕۆشنبیری نییە ئەگەر سیاسەتی ڕۆشنبیری هەیە ئەوەی کاکەنیار وتی ئەوە کۆدینی ناکات فستیڤاڵ بۆ دووەک و فستیڤاڵ سینەما بۆ دووەک و فستیڤاڵی ناڵەکی کاکە چۆن وایە بەڵکۆ لە دووەکە یەک سینەما ساز نەبێت چۆن کردێەوە بڕۆ فستیڤاڵ سینەماەیە بەڵکو لە دادەڕەن سلێمانیە گۆرانی بێژ نەبێت بۆ تۆ وەزەر نایسەکینی بەسەرێک گۆرانی بۆرێت ئەمە ناوتێت ئەمە بەفۆمیەک بێ بە سینارێک بێ بە خوێندنەوەی خەریتەی داهێنەرەکانی کوردستانێک بێ دوای پاشانیش ئەمە بە ئەمر ناکرێت کاکە ئەمە بە ئەمر ناکرێت بەڕاستی فستیڤاڵ دروستکردن ئەوە علاقەی بە داهێنانی خەڵک و بە بەهرەوە هەیە ئەوە علاقەی بە دیموکراسیەکەوە نییە من باش بە حاڵبوو نازانم چۆن نێنە لە مەکتێکی سیاسیەکێکی سەد جار دانیشتوین ڕۆژە بە ڕۆژان دانیشتوین بڕیار لە بەهرەی کەس بکەین بە هیچ شێوەیەک قسەیوانە پێمان کرابێ هاوکاریمان کردو پێمان نەکراوە قسەمان ئەوە سکرتێری سەندیکای هونەرمەندانێکی دانیشتووە ئەوە بەشێک زۆر لە هونەرمەندانێکی دانیشتوو کە ڕۆیان تێکردووی بەشێکی زۆری یەکێتی بۆ ئەو کاتی یەکێتی عەیار 24 بۆ ئێستا پەشیمانە بنەوە نابن ڕەخنەیانێ شتێکی ترە وەڵا هەموو یەکێتی عەیار 24 جاران یەکێتی ئەگەڕا لە دوای خەڵکەوانەکان بۆ پێمان ئەو کاتە عەیار 24 بووی جۆش و سەدانی و هاتووی قسەت کردە داوای یارمەتیت بۆ جوبەرە بەسەرچاو نەمانم جۆنە ئیشی ئێمەوە نییە چوزانێ سەربانی ئەو پەیکەرە باشە یا باش نییە کە تۆڵی باش نییە من ئەڵەم لەژدەیەکی پەیکەرزاسی عێراق ئەمەی تیاتێکە تەسکێ کرد هەر ئەوەی کوردستانیش نییە مسابقەیە بەسەر ئاستی عێراق کراوە ئەو پەیکەرەیان دیاری کردووە یەک کەسی ئەو کوردستانە قەراری لێ نەداوە بۆ ئاگاداری سپاس مسألة سوشيال ميديا باس كرت هبولا بيني سياسة كلتورية من هاي توضيح بسيط من نفس مسألة بابتي توعين فكري وتشمشي سياسة كلتورية باس كرت وتم ضروري تكنيشي إدارية باس كم بالكو ورجعنا جبون بابتك أبي سيزور سرقي تري لنايا لا تمشي ابديت السياسات الكلتوريه فهمت يتم سوشيال ميديا ولا تطور 5G تطور تكنولوجي تطور لقوا تطور زانستا دركوتي كلتوري تلو سوي ابديت دواتر معيار مناقشه ثمانيه شيء الله كساري كلا دركم السوشيال ميديا اجر كما قال بيناتنا كان شيء ولا من تجي يعني من تجي ازاتي ريكوشيني من دجي ونيكا كتشك با سر ركارتي فستيفالي سليمانيا روا هم بو صوب 50 شريف 2000 مليون شريف ملي على ساكن لسر دركوتني كاتنا نا من دجي لقلوني توصيل انستغرام كي كريستيانو رونالدو كا وتا لسر بحر ولا تقريبا شوط ما يهم شيء ونادر الشيشه وكلتورا كتبتانا كرج بلا مثلا بها قيمه دركوتنا على السوشيال ميديا وناقش يشتري بلا اوش بلا السياسات الكلتورية سيزور ولا سرعة هبرانو مثلا بيكر شون داربرت طا وبرسا كذا بودانا أو داينا أو تي أو أخلاقي بيكر لأنه هم بلد يشارك أمي نجاي كلتوري بلد كذا شاركوا بلد بس محافظ السليماني للنجمة تحقيق الإنجاء أو قرار من مثلا اسمه بيكر بالمنير هنا هذا بيكر هنا وكردستان عالية داناني بيكر مرزعكي شوية لا شو دانا يعني يشك تماما شيء بالرياضة أم بيكر اللي يابه أو بيكر اللي يابه تيجي أولي شكل لو مسائل مؤسسة سياسة كلتورية شون بيكر للشارع داني وشون تركي رون داني وشون آي لايف داني شون شبر يعني آي لايف لا سنتري الشارع هي كلاكي شمال صعيد لا بارايز الشارع مثلا شو يعني
بەڵێ پرسیارێکی گرنگە هەیەی پەیوەندی بە سیاسەتی کرد حاليا يبني منادى مراوة أم تقاني لصورة رسالة براسي دريكي رشي جورا هذا كيف ممكن يعني أجل مثلا كيس كده شغالين باوصل عن مسألة فستيفال دوك من بلى بتشي بتم لمسألة فستيفال كان كونسبت فستيفال أم فستيفال جوازي لقى فستيفالات حكومة أكري فضاء آزاد دروس كارنا سياسة كلتورية بس لكن متفرج به نتنا متفرج به يعني أبي بلد توغوت هي فستيفال كيت فلان هر جروب يكوبه تو هي فستيفال بس كونسبت شيء بو دروجي مثلا باب رسالة لك أكفاد وكاك دانر كيري بس باب تامبلي نازاني كا سؤال سمعي زر نازاني كام تاني لو عيبة زور عيبة زور عيبة لا ما بس غالب كونسبتي فستيفال الاجتماعي فرق كثير من الدوكا دو بو بانزر روجيان بينا بانزر روج أملا بانزين ولا ديكتي بو بو شيوان بو باشا أنا فرق ميوانا كان فستيفال الاجتماعي دوكشي أوكي أما أوكي ما بيصير بو شيء وزين حكومة باشا بو حكومة بارا فستيفال دوكنا يا اجتماعي لولا أي كومبانيا يا دزجا بوي هي فستيفال كا بكان فلترات هي برا فلتر كان يشيل بوي موافقة دول بقريت شن بوردكا وشن فناني هيك آي دي بي كان شن أستيري هي شو نتمنى مبكي شن شو قرارية همو أمانة بريتينين لعيبة بوام برادرنا بريتين لوي نما زاني أبى تحكي نظرتي من أول أجينا بداية سيري كان شوط فيلمي هوراسكو سيري شوط راسك فاكك بس هو دخول داخل عاملي هرمنيكم رخنوا ليهم فستيفال مو تشيتونية مو تشيشار مو تشيشير بلام خوب كرو يقصفي لما روبلا حكومة دبل سيري ليبي بتشحك بارا يا بابا فستيفال دور توش وكو كومبانيا دازكار بتشحك فستيفالك بكم ما في حكومة يا خايف نا سياسة كلتورية إيفاليشن بكا وكو مصري لايسنس وكو مصري مو چه قرار يا مولا كان لصا شخص لفيلم كردي وكذا يا چه أبريارية كبلي شيء فيلم ما تشوفون بينيت دايلي لا تقي فيلمي هيك ريبا وبجليت أو يقسم لسرقة لسر هجموني فيلمي إعلامي قاش يبرم مع على فيلمي ما تشوفون به أو فيلم بازار فيلمي بازار باشا چه أبريارية يا ما بس بزنا بدي يا كيرجو بيا همو إيفنت يعني همو أمانة كيرجو بيا تيجي تاني همو أمانة برواية بالله لبرو كرسي راسه شو بارا بفستيفال دور شو وبوشي إياه كونسبت إياه مفهوم إنه يلقونه شو عن حق والله مكان اشترتوه خالدين باشا أنا أقول مجال بابا في الشارع كان أخي آخر شيء لا آخر شيء كمان كان ملابتر كان ملابتري برس كان ملابتر من زور احترامي فندقان تقول مهم ولا شيء كتير براسي ولهم شيء نجي نسيب زور رزق بلام برز الأستيك جورشاري وايد كعبزاني فندي شيك وفندي شيك مثلا شيك أو كورا كمان صلي كلبو كاك سوران وهاري شيخ ليهو بس قلتم بزنسماني كيف خسانة يقرأتو مبدئي كلمة خسانة راسة والله ما خسانة كات شاري خلق شوري تبرير خسانة هفندي كم لا دو يسمى خشيوناتي بيوندي حزب لقى حكومة ولقى فنداتشيا براسي حزب ما بالفندي فنانك براسي هو يشي جوري حزب فندي فنانك إذا تفهم باشا كاك جعفر عفو برادران استا كاك دانا خسي زوري لسكرا والله بردو وكو هاوغيتي مناقشة كما راحتوش نيش ما فريشتاني وكو فريشتا قصنا انت بدلين لو وكي اساتي بدون توجمي منو تو شتي شير عم بركي لبلاطو انت او يا دروس كده فيلم فاونديشن تشيو فيلم كوميشن تشيا
ئەوەی کە تۆ ئێستا فیلم کۆمیشن دروست بۆ زیادەتی بێەوە من کە تقدیم مەکرد کەسانی مستەقیلا نا بۆ یەکەم کەس نایکێ کردی یەکەم کەس حەمەجانۆ کردی بەڕاستی من ئێستا ئازام تۆ کردی بەڕاستی من ئێستا ئازام تۆ کردی ئێمە بێکەوە پرۆژێمان لە باشتر قانونی سینەما بەڵێ بەڵام فیلم فاوندیشن لای من حەمەجانۆ پێشکەشی کردووە لە چه خەڵەمە پێشەوە بەڕێ زۆر لەوە پێشتر باش من داوای ئەوە ئەکەم فیلم فاوندیشن سەردەرەکەی لە سلێمانی بەڕێز داوایەکەی لە هەڵ مەجال با پەنجەکەی لەسەر دینەکان دڵنیا بەوەی کە هیچ تەشەنجاتی لێیانی بەس با بۆ هەموو گاداڕم بێ چی وتێتی فیستیڤاڵی سلێمانی مفتی سلێمانی کاک شوان 4 ساڵە پشتی شێنە بەڕێز دەرکەوت ئێستاش باجیوان کە هیوادارن لەواتە کارکڵاتبوونی جۆڵان بڕەوە ئێمە وەکو سوپەرستار ئەوەی کە پێویست بوو ساڵ بە ساڵ ئەو کارگەڕاز دێرێ و لەسەر هونەرمەندەکانی سلێمانی بەسەر ماکرۆ خاتوچیەکانی و زدی هونەرمەندەکانی سلێمانی یعنی هەر کەسە و فەقەت ئەو قسە نەکە کە بەشی بەرنەکەوتووە ئەوە ئیشی فیستیڤاڵی سلێمانی نییە هونەرمەندان بەسەرکات ئەو ئیشی سەندیکای هونەرمەندانەوە ڕاستی باە قسە بچین و بەڕێز دکتۆر نەجات دێرێ ناشنێ لێرە یعنی وەکو حکومەت وەکو ڕاوێژکاری کولتوری جێری سەرۆکی حکومەت لێرێ کاکەم قەتماکەی کۆن هەڵایەوە هیچ وان فریشتەنین باشە زانیت ئێمە بن و تۆ بەشێکی لەو فەزیعەی ئێسایە ئەوە دڵنیا باسی ناکەین کاکەم ئەو سیاسەتەی وەزارەتی ڕۆشنبیری کە فیستیڤاڵەکانی دابەشتووەکو بایعی بەسەر مەنتیقەکانە یعنی چی فیستیڤاڵی جێندەر لە دووە لە کۆرە یعنی چی فیستیڤاڵی کورتە فیلم دوێنێ وەزارەتی ئەنجومەنی وەزیران پارێەوە بە فیستیڤاڵی دووە لەگەڵ فیستیڤاڵی ئەدەب لە شاری سلێمانی لەمانی گەیان معقولة تو فيستيفالي كجوري كولتوري وفيستيفالي كلا جبار بي فيستيفالي كسبينو كيتور ولا سرق السلام كاتا وازا فيستيفالي سليماني بالجماعة يا فيستيفالي سليماني بالمستقيم الدفاعي اللي كانوا فيستيفالات بالمبيانا كاب شو تو بين هم كباشر بزاني من تو شلوخوري ما كوبي والسفري فيستيفال كان جام ما كوا لا تشمني في الدنيا هو فيستيفال حكومة دس دقيقة فريلانس يا ما تشوفي فيستيفالي بيني ما نشوف فيستيفال كان فيستيفال رنداز دو کسی که 7 سال بعد از دو گنجاویه لچشونی که دنیا های فیستیوال به حکم دستی قبل از نسایون وزارت روشنی اکی اول دعمی پروژه کلتوری نه پروژه کلتوری دوست اکی وزارت روشنی نه فیستیوال دوست دعمی پروژه کرد ایمالا علومه جکا فیستیوال سلێمانی ما دوست همون تام پشتان کرد بس اکافیش دانه سال ایما بعضی فیستیوال سلێمانی و هنرمندان سلێمانی باید فیستیوال سلێمانی کرد بإما عليك 3000 فيلم لجوهاتها من بيطلب 6000 فيلم هتقول داود دادان من كمان بلاو كدتها من بيطلب فيستيفال إسلامي أشوف أوسكار كواليفات كاتان لكن بام كلها تبارين طوري بهيشون سيواني بديو رفرنس بيده هم دور بدوريا خراب وياه كتان كابشوان يهو بدني له كذبات فيستيفال إسلامي تاكل لما بعد يوم بعد بدني مازورة من نموت روح الناسيوناليستي على تكير أنت في الميمة بشوشوني وليه سينما كودي تماتو كولا بني غير يبني بينهم فيلم إيراني فيلم تركي سينما شيء ديجي كاب شو أما وزارتي أبوريني بين مشترك بيه أبي تو في فالنتي خود بيه أبي تو بزاني لشو مستواه كاي فيستيفال إسلامي لهم الدنيا أركي أول زمينة خوش فيلم درسته أركي فيستيفال نيا بكرسياري درس كده زبوني في الداسوكي أما خليك الفصائل درسته قد شاب وتبي استمن تيجاش من فيستيفال يعني شيء شندي صلاة دقيقة أو نبغى تشوف فيستيفال دورة ثانية الدنيا بوهم من خيتي أو بوهم كشيء من المندان يوادر آزاري فيستيفال استماعي لدولة درجة ولا رشامة هذا بوهم فيستيفالات بيج دانا صار محاربة كنوليين كنازل لساتشي لسري يا ما هي ملي فيستيفال ما كردو كاتفات خويلة كامتان هاتمو كان برد دعمي فيستيفال كل ما دقاقي داخل لتولو هموتان داود كوستوكلتان كل ما نما لهمو فيستيفال كان الدنيا على كاب جانا بعام ساقي لازم يريتي والله كان يا كم فيستيفال أو كلاوات شندي جاكما ولا مكتبي سياسي كمان أنا كي أكيد يعني أم بالسياسي بوها بتوع كلاو لبر من هاري نبتوع خوي هم جارين تتكاد عليكم درجال خلف كنا يكتوع نايم بزور شيء لكم كاشوا شندي جاكم تلفوني عم بوجي في كلاو كتوع نايم يعني باكون تلفوني أنا شو كمباراسي من تكاكم كتاب صلاة تكاكم سياسي وزارة الروشنية بقى أنا سنة بينيتي ده بوسي إيش ده تيجي كمان الاشياء كاك نجات ليه كاك البراسي لكن سياستني
وهي كان كأوبيا إجباري كوازو سياسة دانا ئێستا چەند لجنەتان ئیشەکە بۆ هەڵسەنگاندنی فیلمەکان ئیشەکانی ئەم فستیڤاڵی شوار کاتیگۆریەمانی هەر شوار کاتیگۆری هەر کاتیگۆریەک سێ کەس خەریکی جاگنووی ئەم شوجاوی فیلمەکانیەوە ئەومون مناقەشە هەشتگ حەفتە مۆزەفانەیە وەرتانەکرێت هەموو یەکەپەرەتان نەبێ کاک نەجات فەرق نامێ بەرگەرمەوتر باسی وەزارەتی ڕۆشنبیری زۆر کرد زۆر خۆشحاڵم بەڕاستیەوە یەکەم کۆر بەودارت دوای کۆرم لێرە بەشداری بکەم ئەو قەرارەی ئەو بڕیاری وەزارەتی ڕۆشنبیری بەڕێ قورئانی کاکدا ئێستا لە مناقەشەی من خۆم لەگەڵ کاک ئەحمەد زۆر باسی کردەوە وردە خەریکە دەگەینە نەتیجەیە کە بزانین دەڵێ بەزمێکی بۆ بدۆزینەوە ڕێکی ڕێکرێت بڕیارێکە لە وەزارەت دەچوو وەزارەت دەتوانێت بڕیارێکی دەرکات لەسەر ئەساسێکە کە گۆڕانکاری دروست بەڵام کێشەکان لێرە نییە کێشەکان لێرە بەڕاستی کەس پیشەی خۆی ناکە ئەوەی کە ئێستا لەم ژوورە پێشتر بوو کەس خەریکی پیشەی خۆی نییە هەریەک و خەریکی پیشە ئێستا لێگەڕن من بۆ نمونە کە یەکتریش تا خۆش ناوێت بەڵام میکانیزمێکی دۆزنەوە لەگەڵ یەکتر ئیش بکەن یعنی بەرز نییە کردان خۆش بێت لەسەر لەوانەیە من لە هەموو ژیانمان لە یەک دنیا شوێنە کارم کردبێ و لەوانەیە لەگەڵ زۆرینەشیان ئەسڵەن بەس های و بایەک بووێتن بەڵام میکانیزمێکمان دۆزیوەتەوە لەگەڵ یەکە کار بکەین ئێستا ئەو کێشێکە ئەمڕۆ دەیبینم لێرە لە بین نەمەندان تەنها ئەو میکانیزمەیەکە نییە لە بینە شێوازێکە مەبە بەهاوڕێ مەبە بەهاوڕێی شەوان و لەگەڵی دانیشتن و ناخواردن و سەفەرکردن بەڵام بۆ مەسلحەتە گشتێکە بە یەکەوە میکانیزمێک دۆزنەوە ئیش لەگەڵ یەکا بکەن بەڕاستی کێشەکانتان زۆر زۆر بەرەو پێشترە ئەو دەڵێ حەل دەبێ و کێشەکان نامێنێت و یەک شتی تریش دەتوانم بڵێنەوە تێنی هاتمەتەوە ساڵێکە یەک شت ئەگەر بتانەوە باسی وەزارەتی ڕۆشنبیری و سیاسەتی کەلتوری و کۆمەڵێشت کرد کەلتور ئەبێ کەلتوری بۆ دروستکردن تۆ ئەبێ لە تەوەردەوە دەست پێ بکەیت شتێکە ئەبێ تێدا لە ملەتەکە هەبێ بیرمان نەچێت هەمووی 24 ساڵەوە پێش یەکتریمانە کوشت و 30 ساڵەوە پێش ترسێکی گەورەمان هەبوو 2003 هەتاوەکو سەدام ماموڵەمان نزانی بێتەوە یعنی هەندە شتێ بە مێژوەکە زۆر نەڵێنەوە 100 ساڵی بەسەر شوێتەوە کات زۆربەی کات سەرەن ئەم کۆڕە ئێستا کە لێرە هەیە پێش 6 ساڵەوە پێش نەبوو ئێستا بە ئازادی ئەو وەڵامی ئەو دەداتەوە ئەو وەڵامی ئەوی تر دەداتەوە و ئەدای بەکەری سیاسی پێشوو لێرە دانیشتوە ڕەخنەی لێ دەگیرێ و ئەو ڕەخنە دەگیرێ و یعنی ئەمە بەڕاستی جێ دڵخۆشکەریە ئەنی ئەمە کات ساتی دەکا و کێشانەی کە هەیە بۆیە کاتچاشی دەکەم من هەم دارێت و سەرشەکەم حەزەکەم ئەوەش بکەم بۆ لێرە هەرچەندە تەسویری دەکەوەدادر کەی بەرپرسانی کورد توانیان لەبەردەم فیلمێکی کوردی 90 دقیقە دانیشن و هەڵنەسن بڕۆنە دەرەوە ئەو کاتە سینەمای کوردی پێشەکە و کەیش بەرپرسێکی کوردی لە کۆنسێرتێکی سەعات و نیمە دانیشت گوێی لە هەموو گۆرانیەکان و مۆسیقیەکان گرت طبعا لە سەقا زۆریانەوە نەزانم سەقا دەیان چیای هەیە باسی زۆری ناکەم ئەو کاتە مۆسیقا پێش دەکەێت باسی زۆری نەدەکەیت کاکوێت باسی زۆری نەدەکەیت جا شتێکە ڕاستە من لە ناحوکمەتەکەم ئەولەویەت نییە جارێک کە کێشەکەی بە تۆزێ واقعیانەش بکەینەوە حکومەتتان مشکلی معاشی هەبێ ئەڵێ چی لە کۆنسێرت یعنی وەجە نەزەرێکی زۆر بس اگر کورتی کنه و چکه خلقی تریش قصاقه يعني فضل عفو داك فؤاد
ڕێکەوە دوستان بەخێر بۆ هەر بە کورتی کات زۆر ناگرم بەڵام ئەم کۆڕە و هەموو کۆڕە هاوشێوەکانی ئەوەی تەداومێترمان دەکات هیچ بەهۆی ئەوەی کە دیسانەوە کێشانی کە دەناویشتەی ئەو هەموو دیسانەوە بەزەقی دەرەکەوتەوە ئەمە شتانی لێرە باسکران بە جۆرێک هەمووی دەرهاویشتەی لەبوونی سیاسەتی کولتوریە بەڵام باسمان لەو نەکرد سیاسەتی کولتوری چۆن داڕێژێ ئەبینی بەدۆی کە بمان لە ناخودادا تێبینەکانمان کێشەکانمان بەرجەستا بێتەوە بەشی زۆری کاتەکانەوە بە وەڵامدانەوەکانمان نیشانەوەیە کە بە جۆرە کێشەکان شتێکی ترن و ئێمە بیرە سیاسەتی کولتوری ناکردین سیاسەتی کولتوری ڕاستەقینە ئەزان نمونەی مەسەلا ڕۆژاوامان هەیە لە کەلاوەکانە یەک ساڵ دوای ڕزگاربوونی لە کەلاوەکانە کۆمنی ڕۆژاوا دووسەر بەبێ هیچ پێکە تاشە باشەکانمان هادی زیادینیە لە ڕۆژهەڵات لەژێر سایی سیستەمێکی زۆر زۆر ستەمکارەوەمە فەقەت کێشەیەکی قوڵتر هەیە لەمە کێشەکە ئەوەیە کە ئەساسەن بیرمان لەوە نەکردەوە کولتورە بە چۆن دابڕێژێتەوە ئێستا کە ئێمە قسەی لەکەین بە ئەم هەموو ڕێکلامشتە توانیمانە 70 کەس بێنین دوێنێ 70,000 کەس لەسەر فەرموودەکانی پێغەمبەر ئیمتیحانیان هەبوو هەمووی مناڵ و نێرمناڵەکانی ئێمە ئەمە بیرمان چۆتەوە چیەکەین ئەو پێمان وایە هەموو مناڵانی ئێمە نازانن فال چییە دوای چاوەڕێنەوەی کە فیلممان لەسەر فال دروستە نازانن کی بابارانی هەڵەبجە چی بۆ دوای چاوەڕێن لەسەر ئەمەی کە ئەمە دروست دوستان ئەمانە وا بڕوە بڕوە کە ملیۆن دۆلاریش بێت هەم وڵاتە بێتە کای ڕۆشنبیریەوە بەهەدەرەوە و دوایی هەموومان پێ ئەم قسانە بوون ڕخنا پارەی پایتەختی ڕۆشنبیریە بۆ وەرەکانیاز کاگنیاز نیوەشار پێنج کەسات ئەوەڵبستان وەزیرە کاگنیاز بەشی یەکێتی هونەرمەندانی بە ڕێکەوتن کاگ دکتۆر شەرتۆ بەشی یەکێتی نووسەرانی بە کاگازا بەشی سەردەمی بن پارەکان ئەوەدا بەشکران باسی دێرخانی بەداتان هەیە کاگنیاز بەڵام ڕسم نییە شخصیە من جزای کرد مایەوە مەکرد بەشی سەردەکانی خۆمە بێت کێشەکەم ناوت چیتە؟ ڕۆوان ئەوەی پارەیەدا کێشە ئەساسیەکە ڕێگەمە بوو کێشە ئەساسیەکە ئەوەیە کە ئێمە فێری کولتورێکی پارەدان بووین بەبێ پرسینەوە $1 ملیۆن تەنخای کراوە بۆ فیلم کەس نەهاتوە بڵێ کوا فیلمەکە بۆ سیاسەتی لە 2000 فیلمان ئێستا هەر وەکو ئەوی پێشووە وە جۆرێک نییە یعنی بەوەی سمەیە ئاماژدار نییە لەبەر خاکینێک شتی سادە یەکەوەی سادە سیاسەتی کولتوری ڕاستەقینە دانەڕێژراوە بیرکردنەوە لە کولتور دانەڕێژراوە ئەومە ئەساسی لە پەروەردەکانەوە لە مەکتەبەکانەوە دروستەکرا ئەگەر ساڵانێک مەکتەبەکان فستیڤالەکانی شێوەی ئۆتۆمانی تیاکرا ئێستا جرد لێدن بۆ ئەمانە و ئێستا فستیڤالەکانی خۆرموزە و سابوو پێغەمبەر و شتانە تیا بەرجەستەیە ئەگەر سۆسیال میدیای ئێمە هەمووی شەڕەجوێنە بە نسیانەکانی کاکشۆن و فڵان حل نابێ ڕیشەی ترە ئەمە بێن بکردنەوە گۆری بۆی کە لەو سەرەوە جوێندان نەبێت وەگەرنە ئەمە درێژەیە کێشێ هەتاکە ئەتوانم نمونە بێنەوە باس خۆمان ناکەم وەکو بەزەردوس و سینەما سالم بەبێ پارە و بەبێ هەموو ئەمانە ئەکراوە 500 تێکراوە بە قەولی کاکشۆن تەنیا سینەمایەکە کە ژێنووسی فیلمی کوردی کردەوە هەتاکە ئەمانە بە پارێک ماگانە کرێژەی بەڵام بیرکردنەوە یەکەیە لە شوێنەکە کە ئەتوانێت لە دۆخێکی لەم دۆخە لە ناکاوەی کە بەردەوام تیاژی ئالتەرناتیڤ دروستە و ئێمە بیرمان لەمە نەکردووە کاک ڕاوەستۆ لەو دەستگای خۆتا پلان و استراتیژە هەیە بۆ یەکانی ئەو نیشانە بکەیت کێشەی ئەم باسکردنە ئەوەیە ئێمە باسی شوێن مؤسسەیەکەکەین کە وەزارەتە حکوومەت و دامەزراوەکانە ئەم پلانەی نییە کاک فواد وەرەگرین وەکو ئاخر کەس و جوابی بەسەر یەکەم کە وەکو کەڵەوەی کە گۆڕەکەم زۆر چی یعنی فەرقا چییە؟ یەک ساعتە دەستمانەوە جەماعەتەکە بابەتی کاتەکە کاک فواد لەبەرەوەی ئەو برادەران قسەیان زۆر لەسەر کراوە با مافیە ئەوەیان بینێ کە جواب بنەوە فەرموو کاک ئاراستی قسەکانی گۆڕی زۆر باش بوو کاک فواد جان فەرموو بێت تاقەت بگری دوای ئەو یعنی سەرەی ئەوە برام سەرەی ئەوە بێت تاقەت بگری عفو تفاکر
زیاتر دیجای قسەکان هەموو ڕووی لە یەم و فستیڤاڵی سلێمانی کاردانە بوو. طبعا ئێمە من حەزەکەم جەنابی کاکۆتێت خۆی هێرەیە. زیاتر لێیەکانمانە برادرانەی بە خۆی کات شوانی شۆکتەشیکی جەنابی لێرێ ئەم بەرکەوتنانەمان بەردەوام لە مەستیفلم هەبوو هاتووە بەردەوام 32 پاڵازان 50 خاڵی بۆ من هێناوە کە درێیە هەم لەسەر خودی بەڕۆچوونی فستیڤاڵەکە و هەم لەسەر کۆمپانیای مەستیفلم و کار و چالاکیەکە درێی سەرێکی تایان بۆ جەنابی یانوەقتیا بۆ سەرۆکی فستیڤاڵ کە بەردەوامە مەمان پێوتێتەوە ئێمە کە خودی یەکمان کرد ئەم فستیڤاڵەدا من پێویستم بە کاتە لەوەرەی خاڵەکان زۆری لەسەر فستیڤاڵی سلێمانی خۆی یەکی ئەم فستیڤاڵە پێشوو دەست پێ بکە ئەم پرۆژەیە کاتدانەر بردوێ بە ڕێبەرایەتی سینەمای سلێمانی ساڵی چەند بوو کاتدان؟ 2004 بدێرە ئەو کات بەهرۆز وازان محافظ سلێمانی دەرگایەکی کردەوە و ئۆفیسێکیان نانێت لە ناو پارێزگای سلێمانی کە ژوورێکیان تەرخان کرد وابزانم ئەوەی بە هەڵەیان نەچوون پەیوەندیەکان کاکاوەکار بوو کە ئێستا ناساخە لە ماڵە بەداخەوە ئەو بەرپرسی پەیوەندیەکان بوو کەولیکان دروستکار لەگەڵ فستیڤاڵەکانی دنیا پێنج ملیۆناریان بۆ سەرف کرا و ژوورەکە 2 مانگ بەردەوام بوو لە دوای 2 مانگدا داخەڵ چالاکیەکە نەکرد ئەمە مایەوە لە بەڕێبەرایەتی سینەما کاتە شوانیگرا فیلمێکی هەبوو تاوی مۆنتاژەکەی هێنایە مەستیفلم کە کاتدانەر کارەکەی بۆ کرد کی حەزەکەیم بۆ فیلمە لە مەستیفلم مۆنتاژ کرد دەرگامان کراوەیە بۆ جەنابێت بەتایبەت فیلمەکە کراو لە نەتیجەی و 15 شەوی کە ئەوان تەشیکران لێ بوو پرۆژەی فستیڤاڵەکان هێنایە خودی جەنابی کاکە شوان دەزیشان کرا بۆ سەرۆکی فستیڤاڵی سلێمانی کاک ئاوا عوسمان کە بەداخە سادەرێنی لە لەندەنە بەڕێوەبەری فستیڤاڵ کاتداناکەری بەڕێوەبەری هونەری کاتدانەر بەڕێوەبەری هونەری بێ کاتدانەریش پێشە لە پۆستە کاتداناکەری پێشە لە پۆستەکانی وەری 20 شەو ئەمانەمان لەگەڵا بەڕاستی کارمان کرد بە ناوماندانە لە مەستیفلم کاکشوانێکم کەس بە نامەیە دەزەکاتشانی و ڕاگەیان کە ناتوانێت بە پرسیارەکەی بۆ تاسیشانی ئەو بێمە گەڕین بە شوێن کۆمەڵێک کەساکە بێت بێ بە سەرۆکی فستیڤاڵ لە هەرزیاری کەلیمەڕەش لە پارێزگای سلێمانی کە لەو مایە زوو بۆ هات براکەی کاگیاسم بەرزنجی ماوەیە لێ ماوەیە لەم کاگاسەوەی کە ئێستا خۆی نەتەکانی دەکا ئەمانە لێەوە هیچیان نهاتنەژێر ئەوەی کە بوون بە سەرۆکی فستیڤاڵ ئەخیر شەچینە لای خاتر و ئاڵا تاڵەبانی کە ئەو پێشنیاری من لە وەردەکە ئەو وەردەشمان کە دروست کرد ئێمە لەسەر ئەساسی فیلمکۆنەکانی سلێمانی دروستمان کرد لە عەربووری حەمەدجوان مامۆستا عەبدوزۆ بۆ خاتر دەزیز و کارتازی و کاتەکەی ئاڵا خان سێ دانیشتمان لەگەڵ کرد لە مەستیفلم هەموو وعدێکیە کە میزانەی فستیڤاڵەکە دێنێتە ناو مەستیفلم لە شەو لە 24 ساعاتە لە دوای هەموو دانیشتن کۆبوونەوە ئاڵاخان بە ئێستا شەو هۆکارەکەی نازانم بۆ نهات نەجای موبایلی نییە نە کاتدانەر نە بۆردەکە نە مامۆستا عەبدوو بە نامە سەردانی ماڵ و دەرگاکەی لێ ناکردنەوە مەجبوور دەستێکەوە بکەم لەوە فستیڤاڵیش ئەعلان کراوە بۆشی گەورەم دکتۆر ئیحسان تەشریف هێنا بەرپرسە ڕاگەیاندن بوو من دەریاتان بۆ کە بۆ بچمە لای کاربەختیار من تاو زەمێژ نەچوومە لای جەنابی کاربەختیار لاوانەیە لە زۆر ڕائەکانی کاربەختیارم لەگەڵی نەبووم تا ئەو دەقەیە چوومەتەوە لەبەرەوەی کە تۆ تا بەرکەوتنی لەگەڵی هێنەبێ نابێت لەسەر زۆر شت بەداخەوە من ئەوە هەڵەیەکی ژیان کە چوونە خزمەتی کاربەختیار دەرگاکەی بۆ کردینەوە پێم هاوشێکی وایە وتی من ئەوەی پێمە کرێ وەتانەکەم من تەوەقع نەکرد کە لەبەرەوەی دەزانم کە سەقاڵ لە هەموو بۆرانەی کە خۆی کردێت کاتدانەری شەماڕەیی هەبوو چوونە لای جەنابی کاربەختیاری یەکێکی وەزعی خراپە لە ئێستا وەزعی دارایی ئاوایە چیتان بۆ بکەم پێشنیاری من بۆ جەنابی بۆ بوو لە هەر دەوڵەمەنی 5 ملیۆن مانبەرێ فستیڤاڵەکە بکەین ئەو بۆ جەنابی لوتفیوان لە سەر و پێنجەوە کاچوونە لای بۆ هەچ کەسێ بۆ 5 ملیۆن منەوە شایەتی ئایە ئەی جەنابی کاربەختیار ئەوە دەوەتی ڕاپەڕینە سندێکی داوا نەکردەوە ئەمە 5 ئەمە 30 ئەمە 5 ئەمە 25 ئەمە 5 ئەمە 50 کارەکەی بۆ ئاسانکردن لە باتی ئەوەی ئێمە ئەو کاتە هەموو ئەم مەجلیسە دانیشتوون ئەو کاتی لەسەر متمانەی دکتۆرە سامات لەلایەن ومن وتم پشتیوانی لەژنەکەەوە گۆڕی مامدەدان لە حەیاتم تەلەفۆنم بۆ دەوڵەمەندێکی ئەم شارە نەکرد
لە حیاتم لە ژیانمان تەلەفۆنم بۆ یەک دەوڵەمەند بۆ یەک ئیش بۆ یەک دیدار بۆ یەک کار بۆ یەک واستا بۆ یەک بەرتی نەکردووە بەڵام بۆ فستیڤاڵی سینەما وتمەیکەم باشە دەوڵەمەندی وا بوو فعلا وتوێ ئەو بێزی ناتوە مەرحەبامان بکە ئێستا داوای یارمەتیمان لێکان نردبوو بۆ 5 ملیۆن 50 ملیۆنی دابنێ یەکێ لەوانە بانکی شەڕ ئەو سەد و خەیمە ناقەشیە بۆ فیلمی شەومان بۆ کرد لەسەر چاو شوات کەی هاتووتمەە یەک دەراتوی تو کەسێ ئەم فیلمەم بکە لەگەڵ خۆت دانیشتم چێری کردووە سەیری فیلمەکەمان کرد بەس نەتاقسە فستیڤاڵی سلێمانیەوە ئەوە لە دەستی من نیشتە دکتۆر حساب یەک دەقە بەشەرەتانی وە لجنەتان یاسامی لیژنەی هەڵسەنگانی بابەتەکانی فستیڤاڵی گەلایەشتانیە لە حیاتان من لەگەڵتان دانیشم بۆ شتان ئەخە من بۆ تەداخل لە لجنەی سینەما بکەم چۆن شتی وایە برادران بیرمان دەچێ من کاک ئازادبەردنجی لە بۆردەکە و ئینسیحابی کرد کاک بابەکڕی ئینسیحابی کرد هەموو ئەم کاکانە کە ئیسمان حافظ سەرۆکی بۆردەکەوێ هەموو ئینسیحابی کرد لەبەرەوەی کە داوای پارێکیا بوو وتی ئەم پارەمان پێی زۆر ناکرێت نایە بۆ لای یەک کەسیش ئەبێ و خەڵکە بێ سەردارمان کا پارەمان باکرێت مەمە ناکرێت دەوڵەمەند پارەبای چی سەردانێکی خۆی بێ بۆ کۆمپانیای بە ژانتایەکە بڵێ کاکەم بەفەرمووی چ خێرە کوێ دێشەیە پارەکان بەبێ فستیڤاڵ یەک کرا هەرزار بووی پارە مێشێ هەتا ئەو دەکەی فستیڤاڵ یەک کرا من لە خانی خۆما بووم ماڵی بۆ خانی چەندان بێ بزم بە کۆمپانیا کە فستیڤاڵم دەست پێ کە کولیە خانەکەم خۆش کاری نەمای ساکی لەچی مامی 800,000 بە درا بە قەرزی فستیڤاڵ کولیە کاک نیاز باسی ئەو 10 ملیۆنە ئادا حەزەکەم چۆنێکی ئەو 10 ملیۆنەش بووم سەرۆکە چۆن بوو ئەو شەوەی کە بۆ بەیانی بروکشۆر و شتەکان تەڵعکرا کاک نیاز تەلەفۆنی دوتی کاکە مەهانی ئەمە لەکوێیە لە فستیڤاڵ تۆس نەقیبی سەندیکای جێگای خۆتانەکەی لۆگۆی ئێمەتان بۆ دانەناوە وتم هیچ هاوکارێکمان لە جەناب لە بەڕێوەبەراتی گشتۆ نەبی لۆگۆی لۆگۆمان دانەناوە مقابلی پایە هەموو تاماکرد بەڕێوەبەراتی سینەما عێنشتە وتم ئێمە دەقسی پارەمان ئێوە توان بە زۆر لە جۆگان هاوکارمان وتی چینکێمە خەڵکم خەڵاتەکانی فستیڤاڵ فرۆشی ڕوودا خەڵاتێکی تر بە 12 ملیۆن ئێوە دەتوان خەڵاتێک بکەن وەکو سەندیکا بەڕێوەبەراتی گشتیش بیکرێت ئەوانیش کڕیان ئەمان 5 ملیۆن سەندیکای هونەرمەندان خەڵاتێکی کڕی لەگەڵ بابەکردڕی هەردوو بۆ معلوماتان کاگبابەکە لە لەندەن بوو هەردووکی من کڕید من هەر 10 ملیۆنەکان عفوانێک بەحەزەڵ زۆر مرتاح بوو هەردووی کە هەیە لەبین زۆر خۆشە بوو بەڕاستی زۆر خۆشە لەو منیش بەرامبەر بەمە لۆگەکانماندانە ئەمانیش مەرجیانە بوو دەخوایان خەڵاتەکە بن فاشنە سەستێژ کاک فات خۆ بوو وتی ئەتوانم وتی خەڵات دامی فستیڤاڵەکە بکەن خەڵاتمان دروست کردو ئاڵتونیە 5 ملیۆنە خۆشتان خەڵات دەکەن بەخواجانترین جەلەسەیەمە لەبەرەوەی زۆر شتیایە ڕوونەبێتەوە کاک فاتۆ پێ بڵێ چی ئێستا کە ئەڵێ 10 ملیۆنم ماوە بۆ فستیڤاڵ ئەبێ بۆ کارەکەی ئەمە 10 ملیۆنەکە ڕۆی ئێمە لەسەر فستیڤاڵ سلێمانی خۆ بەدرایین لەسەر فستیڤاڵ سلێمانی لە بەڕێوەبەراتی گشتی خۆ بەدرایین ئێمە لە وەزارەت خۆ بەدرایش ئەو لیژنانی کە دروست کراوە بۆ ئەوەی کە ئەو پارانی بەهدەر دراوە کەسانێک بەسەریا ئیسپات بوو کە پاری بردووە لە بەڕێوەبەراتی گشتی لە پایتەختی ڕۆشنبیری ئەو لیژنەیە لە داواکاری گشتی چاودێری دارایی هات لەسەریان پارەکان پێجێڕان و پرسیانەوە قاسا وتی بەڵێ ئێمە بردوومانە پارەکە نەمان ناوە بە خەڵک پارەکەیان جێڕایەوە یانەوە بە حکومەت جەنابی وەزیر کاکە حەمە قەرارێکی دەرکرد لە مەخیرە ئەوەی کە زێدی کرد و پارەکەی جێڕاوەتەوە لەگەڵ من و کاکدانەدا دراوین بە مەحکەمە ئەخیر قەرارکە بۆمان درەوە لە نەزەرمان بواتێت لەگەڵ ئەوانە ئەوەی کە دزیەکەی کردووە ئاگادارکردنەوەی بۆ هاتووە منیش بە هەمان شێوە بۆم هاتووە لەبەرەوە چی تۆ چۆن فستیڤاڵی سلێمانی ئەەکەی بە تەندەری بۆ تۆ دەرنەچووە چی جوابی وەزارەت بەمەوە من بینا دروست دەکەم شوقە دروست دەکەم ئەڵێ بە تەندەرین چەند کۆمپانیا بێ فستیڤاڵی سلێمانی تەندەرکرا بۆی دەرچێت لەسەر ئەوە من عقوبە دراوم ئێستا من شەرژە دراوم بە مەحکەمە
هەموو قرارەکانم لایە هەشت جارەکەش ئەستۆقاتی خۆم هێناوە ئەخیر جار هونەرمەندانی سینەماکاری سلێمانی بەداخە و بەشێکیان شکاتیان لە من کرد کە من کۆمپانیام هەیە و بەڕێ مۆزەکی وەزارەتی ڕۆشنبیری 6 جار منیان وان کرد بۆ مەحکەمە و عقوبەی وەدرا و کۆمپانیاکەش لەسەر بە شەقیان دابردن و لایان برد لەسەر لەگەڵ ئەوەشە هەر لەناو بەڕێبەرایەتی گشتی هەیە لە هەموو کەناڵەکان کارەکە هەیە پەیام دێرە هەیە پێشکەشکارە کەس دەست بۆ ئەو نامە بەر لەبەری من دەستم بردۆ بۆ کارێک ناوی فستیڤاڵی سلێمانی من بۆ فستیڤاڵی سلێمانی لەبەر جارێک کار بۆ پێڕە شۆ لە خزمەتی دانیشتین و کاردانە و کارشەمال هەبەڕەش وعدێکمان ناوە ئەم فستیڤاڵە فستیڤاڵی شاری سلێمانی وەرن با حەق سەنەمی و هەر دروشم نەبێت وەرن ڕۆژەش لەگەڵ جەنابی کارنەجارە لە ئوتێتایەکانی دانیشتین وەرن بۆردێکی بۆ دروزەکەین چی بۆ دروزەکەن ئەم فستیڤاڵە بەرین بەڕێوە لەم عقارەیە بادەریکەین لەم خولەیە بۆ خولەکانی ئایندەش دانیشتین دانیشتێکی تازە دۆزینەوە بەس ڕۆژمان بیر نەچێت پێش ئەوەی کە فستیڤاڵی کوهۆک بکرێت و حەق بدرێت سینەما بدرێت بە دۆر بیرمان نەچێمە ئاسی زێڕیمان لە سلێمانی پێم شۆ کرد جیاوازێکە و کە کاتفەلەک بەڕەحمەت لە خولیەکی ئاسی زێڕین هاتە قاعەکە کە بینەرەکەی بینی بەڕەحمەتێتی ئەم فستیڤاڵەوە لە سلێمانی بەردەوام بێت بەس بەداخەوە لە سەردەمی کاکەحمەد فستیڤاڵەکە دەرگانگەری لەسەر داخێت ئەمەمان زۆر کەناڵە خودی کاکەحەمەد جەنابێ ڕێ بۆ نایە من چمەرە یاڕوونکردنەوەی بەندێ ڕوون بۆ ڕێ بە کاتدانەر نایە بە فڵان نایە کەنانە دوای لێ هاتوو هیچ نووسراوێکی مەستیکرد و فستیڤاڵی سلێمانی کاکەحەمەدی بزەینە من تا بەیانی حەزەکەی برادێکی ئاسایش کە لە ئاسایی چوون مۆرەکەم کرد لە ساڵی 2010 کە چوون سەرنجی مۆرەکە دروستکەم کۆمپانیای مەستیکردن دروستکەم عەبدولە لە دوایمە کۆمپانیای دروست نەبووە بەر کامپرۆدەشن و ئەمەی برادەرانی دەچێت کە چوون مۆرەکەم وەرگێ برادەرێک زاڵقەی لەها بەسەرمان هاتەڕا بزانێ ئەوراقەکانمان نوقسانی لێ کەسێکی ئەوراقەکانی بینی کرد ئێمە کۆمپانیای چییە؟ دەری مەستیە وتم این هونەریە و چی جوانتی باشە ئەمە حەفەی و گوزاڵەژەکەم وتم ئەوەش بەشێتە لەوە چیەکە؟ وتی من ئەوە 15 ساڵە لەم بەشەم کەس ناتوان کۆمپانیا بکات یەکدەوە من ئەمە کۆمپانیایشی شەوە چیمەندووی و بلۆکەوە نازاندارە کۆمپانیای وتم ئەمە ئاوایە وتی کوڕی نام پیاوە یەکەم جارێکی ئەم کۆمپانیا من نەبیستەوە دەستی گرتم ئەوەنێ ڕێسە و بۆیشەکە دەستی گرت نێنامێ دەرەوە کارەکەی بۆ کردم دوایی کە تەواوی کارەکە تی کوڕم ئەم کارە نانی کایە تویتی چطور کەس نایە بۆ ئێرەم کارە وتە ماڵەکەم بۆ وتم ماڵەکەم بۆ خۆش دەست خۆش کاک جریکە خان وەرەگرین و کاک ئازاد فەرموو لەسەر قسەی کردیا لەسەر مۆضوعی فستیڤاڵ و کارتدانەر و جەماعەت لێرەن من هیچ کات لە هیچ شوێنێکە لە هیچ کاتێکە پۆست لەم لە هیچ شوێنێکە نەبووە لە فستیڤاڵی سلێمانی شاتوون بەشدار وە خۆشحاڵانە ساڵێکە پێک و کارمان کرد فیلمەکەمان کرد بەشارانەدار و ساڵەکانی تریش هەر بە فیلم بەشاربوو بەس هێن مشکلەکەمان لەوەیە کە من شتێک ئەڵێ یا کەسی پێشتێک ئەڵێ دایم بە نەفی شخصی وەریە زۆر ئەساییە چریکە پارکە قسەم کرد کە فێرە کە فستیڤاڵ سلێمانی هەوکە قسەکەم کرد ئەتەمتوانی وتە خەلەلەکە چی باوە بکە چاکتان نەکرد بەس هێن کێشەکەمان لەوەیە کە کەسێک قسە لەسەر شتێکەکە بە شخصی وەریە باوە بکە شتێک شخصی نییە کارکوار لاڵێ بەس مەحەبەیمان هەیە کاردیانە جێشەکان کردوکێکەوە بەڵام ئێمە کێشەکەمان لەوەیە شتەکان بە شخصیە کە ئەوەش بڕوە قسە ئەکرێ ئەوەنە دەرەوە حەل ناکرێت بۆ لەبەرێک کە ئەچینە دەرەوە ڕقێکەی لە دوومانە فڵان کەس وای کردوتم فیسار کرد کە من نتوومە فستیڤاڵی سلێمانی ئەم ساڵی ئەخیر کێشەم لەگەڵێ هەبوو کە قسەشم کرد لە ڕوودا و بەڕاستەوخۆ پاخش کرا کێشەکە لەوەیە کە تۆ هونەرمەندی خۆت دەهێنێ باشە دەبیانکرێکراوەتە خەڵک بە شوێنەکەی ئاڕۆ چەند کاتێک لە خۆت وەدانەوە کە ئەمانە فستیڤاڵەکان بەرخەڵک کێن چین چکارە هیچ مشکلێ نییە بەڵام واجبە لەسەریان کە ڕێزی میوان واجبە لەسەریان کە ڕێزی هونەرمەندە کوردەکان بگرن چۆن کەسێکی هیندی هاتووە فیلمێکی یا کۆری هاتووە یا شارێکی تێکە کەس نازانێت کەس نەناسێکیە کەس نازانێت فیلمەکەی چییە من چوومە ژوورەوە ئاکتەرێکی بە ئەزمموی ئەم ساڵە لە پێشبەرەوە ڕۆیش بە ئەسلوبێکی زۆر ناشرین بە قسەکردنێکی زۆر ناشرین بە گۆچانەوە ڕۆشتە هونەرمەندە نامێنایە
تعمل بالطاقة نخير ربو ثاني أسلوبي كذا ماشي بحالا كنا بس تشي سويا أنا بقول هذه من شان كذي كذي ما شاء الله ممكن تياترال أما كمان الله خلالك هي أطفالي لنفسي دقيقة لنفسي دقيقة قال قبل مشكلة إن شاء الله تروح حل بس ما هوصلك هر كسان أجينينه شيء كذا من لا بس أبسط عن جانب الشيء بس هذا كم يقول بيا فش السوريا بتشتغل في دربال واحد يجي تو فيلم ده بس هي فيلم ده نحن كم شو طاو يعني هذا عليك بلوج ولا سوشيال ميديا فريان بولا موضوع فش السوري موضوع إنه دقيقة أجد دقيقة كتير هي راك خوم ممكن كرخنا بقي خوم كان على قدام لا بوك دي تو استكادي او تفاصيلني بس وين خلل هو اشتغل خلل باشا كاسة في كان مباراه مع كان هناك روسيا من سياستي ما بس كم سياستي كولتوري بو غيابي هي بەڵام باسی پارتێکم کرد ئەمە باسی پەروەردەم کرد کاک نژات باسی پەروەردەم کرد بیدایەتم سیاسەتی کولتوری پەروەردە فێرکردن سیاسەتی کولتوری سۆشیال میدیا سیاسەتی کولتوری بۆ بازارکردن سیاسەتی کولتوری فستیڤال بەس لەبەرەوەی مەسەلەی فستیڤاڵی سێمانی حەساسە و بە مەوزوع ئەجدا من هەموو ئەم شتانە غیابی سیاسەتی کولتوری بەڵام مادام مەسەلەکە هاتە سەر ئەو بەڵام باسی بوعدی مێژووی سیاسەتی کولتوریشم کرد کەس تەرچیزی کەسی نەبرد باسی سندیکاشم کرد کە قاچمانە شێ ئەومانە شێوەم تەرچیزی نەبرد ئۆکێ من اقتراح من زۆر شت دوترا جوابی هەمووی بریتێ لەمە ئێمە لە غیابی سیاسەتی کولتوریە لەم دۆخەیاژی هەمومان لەم دەقەیە یەک فیلمی کوردی بەهۆی نەبوونی سیاسەتی کولتوری یەک فیلمی کوردی لەسەر سینەماکانی دنیا بە ناخۆشحاڵی و نمایش ناکرێت یعنی فیلمێکی کوردی نییە لە دنیاە ئێستا مژدەتان لێبێ فستیڤاڵ نا لەسەر فستیڤاڵ زۆر گرنگ نییە ئەوەی کە فیلمەکە و چۆن لە سینەما سالم عرض دەکرێت چۆن لە سیتی سینەما ئەچی سەیری فیلم پێ فیلمێکی کوردی لە یابان و تۆکیۆ و ساو پاولۆ عرض بکرێت نیتە بە عمرێ نەبوو بووە ڕسواییە بۆ ئەم کولتورە لە دوای 30 ساڵ دوو تۆ لە هیچ کۆپرۆدەکشنێکی دنیاە کام بۆ هێنە کەسەوە نیت تۆ ئەستێرەسە نیتە لەسەر ئاستی نەتەوەی لەسەر ئاستی دنیا تۆ سینەمایشی لاوازە هەیە تۆ ڕفرەنسی بۆ کەس ڕفرەنسی بۆ لە ئامەدەوە کوژینەوە ئێمە تاوە کە چوویتە ئامەد کۆتایی پێە هەتا لەسەر ئاستی نەتەوەش ئێمە مێدای نەتەوەی نەیکردوونی بە ئاسێرە بەڵام من بۆ مەسەلەی سیاسەتی کولتوری لە ڕاستیە نازانم چەند مامۆستا نەژادی هاوڕێم ڕاست لەشێنێ ئەمە بە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆک حکوومەتێکە ئەرچی ئەوەی فستیڤاڵی فستیڤاڵ کۆنفرانسیە بکەنم مەسەلەی بوروژێنە مەرجێ ئەمڕۆ سبینە حەل بێت دەست پێ بکە مەسەلەکە چکە هەلا هەل بۆ ئەم کولتورە بۆ مەسەلەی سندیکا کاک نیاز تکاتان لێکەم سینەماکارەکان کۆ بکەنەوە لەسەر حقوقی سندیکایی بە هەندێک قسە بکەین پێکەوە وەکو ئەم دانیشتنە بگەینە نەتیجەیەک لەوەی کە حقوقی سندیکایمان چیە بۆ مەسەلەی فستیڤاڵی سلێمانی مشکلە نییە تۆ تۆلێرانس بە تۆ کۆمان کەرەوە باشە بۆ مەسەلەی فستیڤاڵی سلێمانی تکایە ئەو من دانەرم نەدیۆ قسێ بکەم بەس بە کاک فوادم وتۆتومە لە فەزیحەی عەلامی خۆتان بە دوور بگرن و ئێستا بە کاکە دانەری شێڵم تۆ لە مۆزوعەکەی کاک بەختیار تۆ وەکو برای گەورە هەموو تەمەن هەموو سەقافە دەمەکەوە ڕۆژێک دانیشتێ دروستکەن چ بەشدار بێ باشدار بێ گوێمان لێ بگرن لە ڕەخنەکانمان بە دڵێکی پاکەوە باشە لە 1970 سینەماکاری شاری سێمانی لەگەڵ ئێوە نین لەگەڵتان نین ئەزانی بۆ من ئێڵێم بۆ پاکترین کەس ڕەخنەی لە هەردووکتان بێ من بووم منم پێم وتون و ئێوە بەس من نیشتانی تێهام کرد بەڵام مشکلە نییە ئیشەکەینەوە پێکەوە بەڵام چی بکەین ئێوە خۆتان داخستووە
بە سێ کەس فستیڤال نابرێ بەڕێوە نابرێ دانەر ئەکرێ ساڵێ 2 ساڵ من بە خۆیم وتووە ئەم کوڕێکی زۆر ئیشکەری باشی ئەوەیە بەڵام پێم وتە تۆ پرۆگرامێر نیت با پێم بڵێ بۆ دوای قسە بکات وتومە ناکرێت لە هیچ فستیڤاڵیشدا بچۆ سەرچکەن لە ئەوڵەوە تا ئەخی لە ڕۆژێ فستیڤال دروست بووە یەک کەس فستیڤال پێشکەشکە هەموو ساڵەکە بە ڕێز دینە ناکرێشتیوە نییە مەم نییە ئەکرێت سیفەتی هەبێ مەسەرەن بەرپرسی مێدیا بێ لە فستیڤالەکە بەس هەموو ساڵی یەک پرێزنتەر نییە خۆی مۆدێلەکەی پرزنتەرێک ژێت ئەکتەرێک ئەپلایەکە لە فستیڤالەکە ئەڵێ ئەحمەد سالار مستەفا ئەحمەد گەزیزە عومەر ئەم فستیڤالەکەم بۆ بابڕێەوە ئەلا کوردی ئێوە داخراون خەریکە لاوازە بێ فستیڤالەکە خەریکە تەقسیمە بن ئێمە پێمان خۆش نییە وەکو هونەرمەندان هەمومان قسەمان هەیە لەسەر مۆزوعە ومن دژی ئەوم فستیڤالی سلێمانی داخرێت ئەتلاقن لەگەڵانی بەڵام دژی ئەوەشم ئەپدەیت نەکرێتەوە وەرن بە ئیشرافی چێڵنەوە کاک نەژات بەڕێز کاک مەلا بەختیار وەکو هیچ نەوە وەکو برایەکی گەورە کۆ ببنەوە با قسە بکەین ڕۆژێک قسە بکەین کۆمەڵە پێشنیارتانەیەنێ جۆمان لێ بگرنەوە بەڵێ بەسەر چاو من خۆم سەرپەرشتی دیالۆگێکی چەند ڕۆژە کەم لەسەر ئەو بەما خۆش بەسەر تۆ لە چاچەوەی کوردی فستیڤاڵ زۆر سپاس